کاتتان باش بەڕێزان. مامۆستا شەماڵ زۆر باشە. ئەو کاتتان باش بەڕێزان، دووبارە خۆشحاڵین لە چاڵاکێکی تر لە چاڵاکیەکانی ئەکادمیای مێگامایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. بۆ ئەم هەفتەیە پێم باش بوو باس لە بابەتێکی گرنگ بکەین، ئەویش تایبەتمەندیەکانی مامۆستای سەدەی 21 لەگەڵ چەند ڕێنوێنیەک بۆ باشتربوون بۆ ئەوەی کار لەسەر خۆمان بکەین، چونکە بەڕاستی بواری پەروەردە، کەرتی پەروەردە و خوێندنی باڵا لە چەند تەوەرێک پێک دێ، بەڵام گرنگترینیان کۆڵەگەی گرنگترین یان هەرە گرنگترین بریتە لە مامۆستا. زۆرجار من وتەیەکەیە دەیڵێمەوە، دەڵێم مامۆستا دڵی سیستەمی پەروەردەیە لە هەر شوێنەکە بێ، کەواتە ئەگەر توانیمان کار لەسەر مامۆستا بکەین، کار لەسەر خۆمان بکەین، ئەوە وەکو وایە کارمان لەسەر ئەو سیستەما کرد بێت. خۆتان دەزانن ئەکادمیای مێگامایند پلس لە سێ تەوەر کار دەکا: پەروەردە، ڕاهێنان، ڕاوێژکاری. ئەو بابەتەی ئەمڕۆ دەکەوێتە بواری پەروەردە. هەرجارەی کەسێک داوت دەکەیت بە زەوجارە بە خۆشحاڵیەوە خۆم لە خزمەتتان دەبم. بەرنامەکە وایە 90 خولەک بەیەکەوە بین، ڕەنگە سروشتی بابەتەکە ئەوە بێ کە هەندێک جار پرسیار لە ئێوەی بەڕێز بکەم، بۆیە ئامادە بن ئەگەر داوای وەڵامم کرد یان ئەگەر داوام کرد شتێک بنووسن لە چاتەکە. چەند بەرچاوڕوونیەکی کورت و دەست پێ دەکەین ئینشاڵڵا. ئەوەی کێشەی دەنجی هەیە ئەوە برادران لە چاتەکە نووسیتیان کە داخلی زوومەکە دەبیان بڕۆ دەرە دووبارە داخل بەوە، کە داخلی زوومەکە دەبی عازێک دێتن کۆڵ ڤایە ئینتەرنێت، ئەوە هەڵبژێرە تا کێشەی دەنگەکەت چارەسەر دەبێت. ئەوی تر ئەوەی نەیتوانی لە بەرەرەوە کارێک لە سەرتاوە لەگەڵمان بێیان دەنگەکە وازەح نەبوو، لە ئێستاوە ئەو وێبینارە تۆمار دەکرێت، هەروەها لە فەیسبووکیش بە شێوەی ڕاستەوخۆ دەگوازرێتەوە. دوای تەواوبوونی وێبینارەکەش ئێمە لینکی وێبینارەکە لە یوتیوب دادنین و دواتریش لە بۆ ئێوەی بەڕێزی دەنێرین لە ڕێ ئەو گروپانەی کە دروست کراوە. تکایە ئەگەر ناوی خۆت نووسیە ناوی خۆت دووبارە مەنووسەوە، ئەگەر نەت نووسیە دوای برادران لینکی فۆرمەکە دادنێنەوە. فۆرمەکە عادەتەن 1-2 ساعاتێک پێش وێبینارەکە ڕادەگیرێ، ئەوەی نەیتوانێت پڕیکاتەوە هۆکارەکە ئەوەیە تاکو بتوانن لینک لە بۆ هەمویان بنێرن. بەڕاستی دوایی دەکرێتەوە، ئێستا ڕەنگە کرابێتەوە یان دەکرێتەوە، بە ئاسانی دەتوانی پڕی بکەوە چەند پرسیارێکە تاکو ناوت لە داتەبەیسی ئەکادمیا تۆمار بکرێ و هەر لە چاڵەچەکانی داهاتوش ئاگادار بکرێەوە ئەگەر ئارەزوت هەبوو بەشداری بکەیت. ئێمە لە کاتی خۆمان دەست پێ دەکەین، دوای ئەوە برادرانی تریش گوتمان ڕەنگە جوین بکەن. ئێستا 100 کەسمان لەگەڵە لە سەرفەت لە زوومەکە، لە فەیسبووکیش لەگەڵمانن. پرسیارەکان بە سێ شێوە دەتوانن پرسیار بکەن، یان عازی دەست بەرزکردنەوە هەیە، دەست بەرز دەکەیەوە و بە پێی ڕیزبەندیەکە لە کۆتایی هەڵدەبژێری چە قسە بکە مایکەکەی بکاتەوە، یان لە چات بۆکس دەتوانی بنووسی. برادران دوایی پرسیارەکان لە بۆمان دەنێرن یان دووبارەی دەکەنەوە، چونکە ڕەنگە من پێڕانەگەم هەم چاتەکە بخوێنمەوە هەم قسەکان بکەم، یان لە فەیسبووک لە کۆمنت دەتوانی بینووسی پرسیارەکەت و برادرانی ئەکادمیا بە سوپاسەوە دوایی بۆمان دەنێرن یان ئاراستەی ئێمە دەکەین تاکو بتوانین ئێمەش بە پێی توانای خۆمان وەڵامی بدەینەوە. سوپاس بۆ ئەوانەی هاوکار بوون تا ئێستا لە ئامادەکاریەکان و لە گروپەکان و لە تۆمارکردن و لە دیزاین دەستیان خۆش بێت. ئەگەر کێشەیەک نەبێ مامۆستا شەماڵ دەست پێ دەکەین، من سکرین شێری خۆم دەکەم بە هەمووی بێتن. زۆر باش، زۆر باشە. سلایدەکان هەوڵمدایە بە کوردی و بە ئینگلیزی بی بۆ ئەوانەی کێشیان نەبێ. هەندێک شوێن ڕەنگە کوردیەکەی کەمتر بێ لە چاو ئینگلیزیەکە، بەڵام
قسەکردن هەر بە کوردی دەبێت بۆ هەموو لای. بەڕێزان ناونیشانەکە من وام پێ باش بوو مامۆستای سەدەی 21 تایبەتمەندی و ڕێنوێنی کەواتە ئێمە باس لە تایبەتمەندیەکانی مامۆستا دەکەین لەو سەدەیە لە کۆتاییشدا هەندێک ڕێنوێنی هەندێک خاڵ ڕاستپاردە دەکەین بۆ ئەوەی بتوانن مامۆستایان کار لەسەرەوە بکەن ئەو تایبەتمەندیانە لە خۆیان بەدی بکەن تاکو شوێنیان ببێتەوە لەو ناوەندانی خوێندن یان سەرکەوتووتر بن لەوەی کە ئێستان. هەوڵ دەدەین جگە لە پێشەچێک باز لە بۆچی وانە دەڵێنەوە لەوە دەست پێ بکەین دوایی ڕۆڵی ئێمە دەبێت چی بێ فێربوون لە سەدەی 21 چۆنە هەروەها وانەوتنەوە لە سەدەی 21 دەبێت چۆن بێ باز لە هەندێک لە استراتیژیەتەکان دەکەین دوای ئەوە تایبەتمەندیەکانی ئەو جۆرە مامۆستای سەدەی 21 دەخەینە ڕوو پاشان ڕێنوێنی و ئاستەنگەکانیش هەندێک باز دەکەین دوایش هەندێک چارەسەر و هەندێک ڕاستپاردە دەخەینە ڕوو لە کۆتاییشدا هەندێک سەرچاوی کە ئێمە پێمان وایە بەسوود دەبێت بۆ مامۆستایانی بەڕێز دەخەینە بەردەست. بەو شێوەیە بەرنامەکەمان داناوە ڕەنگە هەندێک پاش و پێش و یان هەندێک وردەکاری لێرە جێ نەبوو بێتەوە بەڵام هەوڵ دەدەین هەمویان باز بکەین لەو کاتێک کە دانراوە. سەرەتا بالەوە دەست پێ بکەین مامۆستا ئەرکی چییە؟ مامۆستا ڕۆڵی چییە؟ ئەگەر مامۆستا وای دەبینی کە تەنها بۆ ئەوەیە مەسەلەن ناوەرۆکێک یان بابەتێک بە قوتابی بڵێ ئەگەر پێت وایە تەنها ڕۆڵی مامۆستا ئەوەیە ڕاستیەک بگوازێتەوە فاکتێک حەقیقەتێک یان ڕێکەوتی ڕوودانی هەندێک ڕوودا و ڕووداوی مێژووی بگوازێتەوە بۆ قوتابیان یان بۆ فێرخوازان بەگشتی ئەگەر پێت وایە ڕۆڵی مامۆستا تەنها ئەوەیە بتوانێ هاوچێشەکان بگوازێتەوە بۆ قوتابیان ئەوە بەڕاستی ئێمە بە هەڵدا چوین. ئەگەر پێمان وابێ مامۆستا تەنها دەتوانێت لە ڕووی ئەنجامی توێژینەوەکان بخاتە ڕوو هەروەها تیۆرەکان بخاتە ڕوو بۆ قوتابیان هەروەها چیرۆکەکان بۆ قوتابیان شی بکاتەوە یان زانیاریان پێ بدا لە ئێستادا لە سەدەی 21 کە بە سەدەی تەکنەلۆجیا ناسراوە قوتابیان دەتوانن ئەو زانیاریانە ئەو شتانەی کە باسمان کرد لە زۆر شوێنی تر بەدەست بهێنن پێویستی بە مامۆستا نییە تا ڕادەیەکی زۆر کەواتە ڕۆڵی ئێمە وەکو مامۆستا دەبێت چی بێت؟ گوتمم مامۆستا یان قوتابیان دەتوانن زانیاری بەدەست بهێنن زانیاری دەتوانن لە هەر دەربارەی هەر شتێک بیانەوێ دەتوانن زانیاری بەدەست بهێنن هەر کاتێک بیانەوێ نەک تەنها کاتی قوتابخانە ئەو کاتەی مامۆستا لەوێ دەتوانن زانیاری بەدەست بهێنن لە هەر شوێنێکیش بیانەوێ ئێستا بە ڕێژەیەکی زۆر تەکنەلۆجیا و ئینتەرنێت بۆتە هۆی فراهەمکردنی ئەو دەرفەتە بۆ قوتابیان کە بتوانن هەر شتێک لە هەر کاتێک لە هەر شوێنێک بەدەست بهێنن. ئەو ئەرکانەی مامۆستا کە ئەگەر پێمان وابێ ئەوانە ئەرچی مامۆستان کە زانیاری بداتە قوتابی کە تیۆرەکانی پێ ببەخشێ کە ڕاستیەکان بخاتە ڕوو ڕوونی بکاتەوە هاوچێشەکان و ڕێکەوتەکان و ئەوانەی کە باسمان کرد ئەگەر تەنها ئەوە ڕۆڵی مامۆستا بێ لەو سەردەما دەبێت ڕۆڵەکە گۆڕانکاری بەسەردا هاتبێت چونکە قوتابی دەرفەت و هەلی تری لە بەردەستە بژاردەی تری لە بەردەستە بۆ ئەو زانیاریانەی بەدەست بکەین. بۆ نمونە لە سەدەی 21 تا ئێستا هەموو لایەنە تەکنەلۆجیەکان چ سۆشیال میدیا بێت چ وێبسایتی ڕسمی با بڵێن شوێنەکان بێت چ ڤیدیۆ بێت چ نووسین بێ بە هەموو شێوەیەک چ تۆماری دەنجی بێ ڤیدیۆیی بێ لە هەموو شوێنەکان وەکو گوتمان هەر شتێک هەر کاتێک لە هەر شوێنێک دەتوانین دەستمان پێی بگا نەک تەنها کاتی قوتابخانە نەک تەنها ئەو کاتەی ئێمە لە مامۆستا لە ناو پۆلدایە بەڕاستی کەواتە ئێمە دەبێت لەگەڵ ئەو سەدەیە
وەکو مامۆستایان خۆمان بگونجێنین ڕۆڵی ئێمە ئەرکی ئێمە گۆڕانکاری بەسەردادێ کاتێک کە باز لە سەدەی 21 دەکەین زانیاری بێشمار زانیاری بێ سنوور زانیاری بێپایان لە هەموو شوێنێکەوە دەورەیمانی داوە ئێمە وەکو مامۆستا و قوتابیش وەکو فێرخواز یان ئەوەی دەیەوێ شتێک فێر ببێت کەواتە لەنێو ئەو زانیارێ بێشمار و بێ سنوور و بێپایانەدا ئەی ڕۆڵی مامۆستا چییە ئێستا لەو سەدەیە کە قوتابی بە ئاسانی دەستی دەگا بە زانیاری بە ئاسانی دەستی دەگا بە ڕێکەوت و بە هاوچێشە و بە زۆر لە شت پێویست ناکە ئێمەی مامۆستا خۆمان ئەپدەیت بکەین ئێمەی مامۆستا خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو نەوەی کە ئەو نەوەیەی کەوانیان پێ دەڵێ ئەو نەوەیەی کە چەند تایبەتمەندێکی تری هەیە ڕەنگە نەوەکانی پێشتر ئەوەیان نەبوو بێ بە دڵنیاییەوە پێویستە لە سەرمان ئێمەش وەکو مامۆستا خۆمان بگونجێنین لەگەڵ ئەو سەردەمە نوێیە سەیرێکی ئەوێنەیە بکە سەیری مێشکەکە بکە پرسیارەکەی من ئەوەیە حەز دەکەم وەڵامەکە لە چات بنووسن whose mind ئەوە مێشکی چییە پێت وایە ئەوە مێشکی مامۆستایە یان مێشکی قوتابیە یان فێرخوازە لە چات بینووسن تکای ئەگە دەتوانن لە چاتەکە بینووسن پێت وایە ئەوە مێشکی چێە مامۆستا یان قوتابی چاتەکەم نەدیت نووسرایە مامۆستایە باشە زۆر باشە قوتابی فێرخواز قوتابی مامۆستا هەردووچیان زۆر باشە ئەیوب ڕەشید شاناز دەڵێ مامۆستا ئیمان دەڵێ هەردووچیان شەیدا هەردووچیان زۆر باشە هەردووچیان قانع سانا نەجمەدین دەڵێ قوتابی ئاریان دەڵێ هەردووچیان زۆر باشە زۆر باشە دەتوانین بە هەردووچیانی دابنێن بەڵام چیمان بۆ دەردەکەوێت بۆمان دەردەکەوێت مێشکی ئێستا چ قوتابی چ مامۆستا زۆر قڕەباڵغە دەتوانی بڵێ زۆر بژاردەی لەبەردەستە دەتوانی بڵێ زۆر سەرقاڵ و زۆر مەشغولە دەتوانی بڵێ فرە ڕەهەندە چەندین ڕەهەند و بوعد و دایمەنشنی هەیە بەڵام سەیری کە زۆربەی لە دەوری تەکنەلۆژیا دەخورێتەوە کە من لە نووسین لە کتێبی چاپکرا و نامەی دەنیش بەڵام تەمەشایکە ڤیددیۆی تێدایە تویتەری تێدایە ڕەنگە با بڵێن پۆدکاستی تێدایە بەرهەمی دەنجی تێدایە نامەی تێدایە کتێبی تێدایە قەڵەمی ئەلکترۆنی تێدایە ئەوە چیمان بۆ دەردەخات پێشتر نەمێشتی مامۆستا نەمێشتی قوتابی فێرخواز بەو شێوەیە نەبووە وەکو ئەو سەردەمەی ئێستا نییە ئەمە وامان لێ دەکا بیر بکەینەوە کە دەبێ بزانین ئێمە لەگەڵ چی مامەڵە دەکەین وەک مامۆستا خۆی مامۆستاش هەر فێرخوازە بەڕێزان دەبێ بەردەوام لە فێربوون و لە خۆ ئەپدەیتکردنەوە دابێ بۆیە کە باسی فێربوون لە سەدەی 21 وانە وتنەوە لە سەدەی 21 دەکەین هەردووکمان دەگرێتەوە هەم مامۆستاش دەگرێتەوە هەم قوتابی و فێرخوازش دەگرێتەوە کە دەژڵێم قوتابی فێرخواز مەبەستم تەنها قوتابیانی خوێندنی باڵا قوتابیانی زانکۆ قوتابیانی پەیمانگا قوتابیانی ناوەندەکانی خوێندن بە هەموو بازنەکانەوە دەگرێتەوە ڕەنگە هەندێک لەو تایبەتمەندیانەی کە باسی دەکەین بۆ قۆناغێک گونجاوتر بێ لە قۆناغێک بەڵام هەر هەمووی ئەو جیلە نوێی ئێستا وا لە قۆناغی بنەڕەتی لە بازنەی یەکەم و بازنەی دووەمە زۆر شارەزایی مەبەستم شارەزایی نائاگایانەی هەیە دەربارەی تەکنەلۆجیا ڕەنگە لە مامۆستاکەی باشتر بزانێت تەکنەلۆجیا بەکار بهێنێ بەڵام هێشتا نەیتوانیوە خۆی ئاراستە بکە ئەو بەکارهێنانە ئاراستە بکە بۆیە مەبەستمەوەیە کە دەڵێن قوتابی فێرخواز مەبەستمانە هەموو قۆناغەکانی خوێندن
بە جیاوازی ئاستەکان بە جیاوازی تەمەنەکان بەڵام دەبێت خۆمان لەگەڵیان بگونجێن کەواتە ئەو دیمەنە بۆمان دەردەخات مێشتی مامۆستا و مێشتی قوتابی زۆر سەرقاڵە و زۆر بژاردەی لەبەردەستە بەڵام گرنگە ئەوانە چۆن ئاراستە دەکرێن بە ئاراستەی فێربوون بە مەبەستی فێربوون بە ئامانجی فێربوون باشە ئەگەر بڕیارماندا مامۆستا چیتر تەنها سەرچاوە نییە بۆ زانیاری یعنی لە شوێنی تریش دەتوانێت قوتابی و فێرخواز زانیاری بەدەستبێنی وانە بەڕێزان لە ڕێی تەکنەلۆجیاوە لە ڕێی زۆر شتەوە دەتوانێت زانیاری بەدەستبێنی کەواتە مامۆستا چیتر تەنها سەرچاوە نییە بۆ زانیاری باشە ئەگەر وایە دەبێت چی بکەین ئێمە کەواتە وەک مامۆستا لە کەرتی خوێندنی باڵا و کەرتی پەروەردە لە هەموو خۆناغەکانی خوێندن ئەگەر ئێمە تەنها سەرچاوە نەبین ئەی دەبێت چی بکەین ئەو پرسیارە زۆر گرنگە دەبێت لە خۆمانی بکەین ئێستا هەوڵ دەدەین وەڵام بدەینەوە یەکەم شت زۆر گرنگە دەبێت بزانین ئێمە مامەڵە لەگەڵ چێ دەکەین کە ئێمە مامۆستاین دەبێت قوتابیەکانمان بناسین دەبێت تواناکانیان بزانین دەبێت شارەزاییان بزانین دەبێت سیستەم و ڕێباز و شێواز و ئوسلوبی فێربوونیان بزانین دەبێت بزانین لایەنە بەهێزەکانیان چین لایەنە لاوازەکانیان چین چۆن کاتەکانیان بەسەر دەبن چۆن باشتر فێر دەبن چونکە وەک دەزانن بەڕێزان کە مامۆستا شێوازی جیاجیای وانەوتنەوەی هەیە بە هەمان شێوەش قوتابی و فێرخوازیش شێواز و ڕێگای تایبەتی فێربوونی هەیە کەواتە وەک مامۆستا یەکەم ئەرکمان دەبێ ئەوە بێ بزانین لەگەڵ چێ مامەڵە دەکەین بزانین وانە بە چێ دەڵێن کەواتە دەبێت ئەو کەسە شی بکەینەوە بزانین تواناکانی لەکوێن بزانین سکیلەکان و لێهاتوویەکانی چین ئێستا هەوڵ دەدەین بزانین ئەو کارامەی و مەهارەی پێویستانە چین سەرەتا لە نەوە و جیلی سەدەی 21 پێویست و هەن ئەو کاتە دەتوانین یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی پێمان بڵێ چی بکەین ئەگەر بتوانین ڤیددیۆیەک هەیە هەوڵ دەدەم زۆر بە کورتی کە باس لە کارامەیەکانی سەدەی 21 دەکا کە پێویستن ئەگەر تەسەوڕ دەکەم دەنگەکە هەبێ بە سمە دەرو دێمەوە چکە یەکەم کرا ئەبزانم بەڵێ کردیتمەوە 21st century skills lately? دەنگ هەیە Does it seem بەڕێزان weird that nobody ever takes the time to really explain what that means? I'm Chris Zook with AES, and today we're going to answer the question, what are 21st century skills? باز لە کارامەیەکانی سەدەی 21 دەکا بەڕێزان 21st century skills are 12 abilities that students need to succeed in the age of the internet. These 12 abilities are grouped into 3 different categories. In this video, we'll dive into each category. هەوڵ دەدەم پارچە پارچە وەرجێڕانی بۆ بکەم ئەگەر بۆی هاوکاری ئەوانە بێ کە ڕەنگە لە ئینگلیزیەکە تەواو شارەزانە so that you know what people are talking about when they say the phrase 21st century skill. لە هەر کاتێک باس دەستەواژەی با بڵێن کارەمەیی و مەهارەکانی سەدەی 21 دێ بەبەستمان لە 12 توانایە کە پێویستە هەموو قوتابیەک یان تەنانەت مامۆستایەکیش هەیبێ ئەو توانایانە دابش دەبن بەسەر چەند We'll start by talking about learning skills. ئێستا تواناییەکانی فێربوون یان The مەهارەت first تەعەلوم 21st century skills category is called learning skills. These are also called the 4 C's. ئەوە These skills زۆرجار help students بە adapt. مەهارەکانی فێربوون ناو دەبرێ کە زۆر جار پێی دەڵێن 4 PTC چونکە هەر 4 توانایەکە بە PTC لە ئینگلیزی دەست پێ دەکات and improve in the workplace. These skills include creativity, collaboration,
All of them are skills that students can use later in life to adapt. وەک دەبینن ئەو کارامەیانەی فێربوون چواردانن: داهێنەری، بیرکردنەوەی ڕخنەگرانە، هەماهەنگی لەگەڵ پەیوەندی و گەیاندن. To any situation that they can encounter on the job. کاتێک بۆ هەر کارێک پێشکەش دەکەن دەبێ ئەو توانایانەیان تێدا بێ ئەگەر بیانەوێ بۆ کارێک پێشکەش بکەن. بەشی دووەم لە لێهاتووی مەهارەکان پێی دەڵێن literacy skills واتە Our زانین. next 21st century skills category is called literacy skills. These are sometimes also called IMT skills, and they all deal with ئەوە کارامەیەکانی خوێندەواری یان ئاگاداربوون و ئاشنابوون پێیان دەڵێن. students reading and understanding information, especially the ئەویش خۆی لە چەند توانایەک دەبینێتەوە. information that they find online. بۆ نمونە توانای تێگەیشتن لە زانیاری، This means when a student reads something توانای online that they تێگەیشتن لە understand میدیا، what it is توانای actually saying, تێگەیشتن whether it's لە a newspaper article or a تەکنەلۆژیا. blog from a source that they just found that day. واتە دەتوانن لە زانیاریانە تێبگەن That کە means understanding the بەدەستیان sources دێن. that publish that information and whether those sources are reliable. زانیاری دەربارەی Finally, there's گوتمان also میدیا technology و literacy. ڕاگەاندن. Technology literacy revolves around هەروەها students زانیاری understanding the دەربارەی machinery, تەکنەلۆژیا. the equipment that goes into publishing that kind of information. Online, that mostly revolves around servers and computers. These three skills help students become savvy information consumers. Combined with our last category, ئەو توانا و کارەمەیانە وا دەکا بەڕاستی فێرخواز یان ئەو کەسانەی کە دەیانەوێ دوای خوێندن کارێکیان دەست بکەوێ ببنە خاوەنی چەند توانایەکی کە سوودی لێ دەبینن بۆ پێش بڕچێ. لە it کۆتاییشدا also helps them become challenging, independent thinkers in the age of the internet. چەند کارامەیەکتر هەیە پێی دەڵێن The third category of کارامەیەکانی 21st ژیان. century skill is called life skills. Life It's skills. also sometimes called flips. These skills are the ones that students can use as they go through their lives, dealing ئەو کارەمەیانە مەبەست ئەوەیە کە قوتابیان فێری چەند لێهاتووی و کارەمەیەک دەبن بۆ ژیانی خۆیان، ژیانی قوتابیەتی دوای قوتابیەتی. with technology in a variety of different ways, whether that be their personal smartphone or their workplace computer. These skills include flexibility, leadership, بۆ نمونە initiative, مرونەت، productivity, and social نەرمونیانی، skills. سەرکردایەتی، دەست پێشخەری، هەروەها بەرهەمداری و دواتریش کارەمەیە کۆمەڵایەتیەکان. All of which students are bound to use. ئەوە بەڕێزان ئێمە مەبەستمانەوە بوو پێتان بڵێن کە لە سەدەی 21دا ئەوە دوای ئەو لەگەڵ ڤیدیۆیەکەش بۆتان دەنێرین لەگەڵ سلایدەکان بەڕێزان. لە سەدەی 21 ئێمە تەعامل لەگەڵ چی دەکەین، بۆ چی وانە دەڵێنەوە، دەمانەوێت قوتابیەکانمان دوای یان لە قۆناغی قوتابیەتیدا و دوای کە قوتابخانەیان تەواو کرد، ناوەندەکانی خوێندنیان تەواو کرد، چیان لێ چاوەڕێ دەکرێت. بۆیە وەکو مامۆستا دەبێت شارەزاییمان هەبێ لەو کارامەیی و لێهاتوویانەی کە لە سەدەی 21دا پێویستن، کە گوتمان 12 توانایە بەڵام دابەش کراوە بە سەر 3 کارامەیی: کارامەییەکانی فێربوون، کارامەییەکانی وەکو دەڵێ تەکنەلۆژیا و لیترەسی و شارەزایی، هەروەها کارامەیی ژیان، ئەوەی کە باسمان کرد. سکرینەکە بەڵێ دیار نەبوو، ئێستا شێری دەکەم. زۆر باشە. زۆر باشە. ئێستا زانیمان لە سەدەی 21 ئەو کارامەیانە. ئێستا بەڕێزان سکرینەکە دیارە؟ کاک شەماڵ سکرینەکە دیارە؟ بەڕێزان سکرین زۆر باشە، زۆر باشە، زۆر باشە. ئێستا مەزانیمان لە سەدەی 21
ئەو کارەمایانەی کە پێویستن هەروەها ئەو کارەمایانەی کە چاوەڕوان دەکرێت لە دەرچوانی زانکۆ و قوتابخانە و ناوەندەکانی خوێندن چین ئێستا باز لەوە دەکەین فێربوون چۆنە لەو سەدەیە دەبێت چۆن فێر بین یان فێربوون لە سەدەی 21 چۆنە هەر کاتێک ئێمە جێبیستی دەستەواژەی سەدەی 21 دەبین بەڕاستی چەند خاڵێک دێتە گوێمە یەکەم بیرکردنەوەی ڕەخنەگرانە ئاشنابوون و هەبوونی شارەزایی و زانیاری دەربارەی جیهانی دیجیتاڵی یان تەکنەلۆجیا بەگشتی هاوکاری و هەماهەنگیکردن گەیاندن و پەیوەندی دواییش داهێنەری ئەوانە بەڕاستی بۆ جیهانێک کە ئێستا تەکنەلۆجیا زۆربەی قوشبنەکانی تەنیوە بۆ دنیایەک کە تەکنەلۆجیا بۆتە بەشێکی دانەبڕا و نەپچراو لە ژیان زۆر گرنگن لە بیرمان بێ لە خەیاڵمان بێ کاتێک کە ئێمە شتێک فێر دەبین ئێمە ئەگەر خۆمان لە شوێنی قوتابیەکاندا بنین وەکو مامۆستا گوتمان بەردەوام لە فێربوونین بەڵام دەبێ ئەوانەشمان لە خەیاڵ دەبێت کەواتە ئەو چوارسیەی کە باسمان کرد critical thinking واتە بیرکردنەوەی ڕەخنەگرانە communication واتە گەیاندن و پەیوەندی لەگەڵ کەسانی تر هەروەها collaboration واتە هەماهەنگی لەگەڵ هاوپۆل و هاوپیشەکان و ڕاهێنان و ئەنجامدانی پرۆژە بە گروپ کە ئەوانە هەمووی شێوازی فێربوونن لەگەڵ داهێنەری یان داهێنەرانە کە ئەوەش دەکرێت شتێکی تاکە کەسی بێ بەڵام ئەوانە پێیان دەڵێن چوارسیەکە کە بە کورتی بەواتای ئەوە دێن ئەو سکیلانەی فێربوون ئەو مەهارە و لێهاتوویانەی فێربوون کە لە سەدەی 21 زۆر گرنگیان پێدەدرێت ئەوە ئێستا بە شێوەیەکی گشتی باسمان لە کارامەیەکان کرد باسمان لە فێربوون لە سەدەی 21 کرد ئەیدی تایبەتمەندی فێرخوازان چییە لە سەدەی 21 ئەوان چۆنن ئەو نەوە تازەیە چۆنە ڕەنگە ئەوەش لە کللتورێک بۆ کللتورێک لە وڵاتێک بۆ وڵاتێک بە پێی ئاستی پێشکەوتووی تەکنەلۆجیا لەو وڵات و لەو کللتور و لەو هەرێمە بگۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی بە پێی چەند توێژینەوەیەکی نوێ لەسەر چەند خاڵێک ڕێک کەوتون کە ئەو نەوەیەی کە ئێستا لە قۆناغەکانی خوێندندایە بە هەموو خۆناغەکانی چەند تایبەتمەندیەکی هەیە کە پێویستە وەک مامۆستای سەدەی 21 ئەو تایبەتمەندیانە ڕەچاو بکەیت کەواتە فێرخواز لە سەدەی 21 چەند تایبەتمەندیەکی هەیە یەک تا ڕادێک ئاگای لە ئیخبارەکانی دنیا هەیە تا ڕادێک دەتوانێت خۆی ئاراستە بکە بۆ فێربوون هەروەها هەندێک جار داهێنەرە هەندێک جار زانیاری هەیە لەبارەی دارایی و لەبارەی ئابووری زانیاری و ئاشنایی هەیە دەربارەی ڕاگەیاندن و دەستگاکانی ڕاگەیاندن هەروەها بە شێوەیەکی مەدەنیانە ڕەنگە خۆی بە بەشێک لە پرۆسەکان بزانێت وەکو ڕەخنەگرێک بیر دەکاتەوە یان بیرکردنەوەی ڕەخنەگرانەی هەیە هەروەها هەماهەنگی دەکات لەگەڵ برادەرەکانی من لە زۆر چیرۆکدا دەبینم لە زانکۆ زۆر بەڕوونی دیارە ئەگەر لە خاڵی هەماهەنگی بدوێن هەروەها لە قۆناغەکانی تری خوێندنش دەبینی مەجموعە گروپ قوتابی کۆ دەبنەوە بە یەکەوەوانە دەخوێنن بە یەکەوە پرسیار لە یەکتر دەکەن ڕەنگە یەکێک ئاستی لەوانی تر باشتر بوو بێت بەڵام بە تەسەووری من ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو سەدەیە بۆ ئەو کرانەوەیە بۆ ئەو فەراهەمبوون و بەردەستبوونی تەکنەلۆجیا کە وای کردووە زیاتر بە یەک بگەن زیاتر ئاشنا یەکتر بن تاکو هەماهەنگی بکەن لە پێکەوە خوێندن لە پێکەوە فێربوون لە پێکەوە چارەسەرکردنی کێشەکان کەواتە بە شێوەیەکی گشتی ئەوە وێنەیەکی گشتیە لە فێرخوازی سەدەی 21 وەکو پێشتر نییە ڕەنگە پێشتر 100% پشتی بەخۆی دەبەست بە تەنها دەی خوێند
هەوڵی دەدا خۆی جیا بکاتەوە تا ڕادەیەک ڕەنگە تۆزێک دابڕاو بوو لە دنیای دەرەوە تۆزێک ڕەنگە خۆی زۆر خۆی ئاراستە نەدەکرد اعتیمادی لەسەر مامۆستا دەکرد پشتی بە مامۆستا دەبەستە زیاتر وەک لەوەی لە خۆی ببەستێ بۆ نمونە ڕەنگە وەکو گوتمان لەبیرمان بێ لە شوێنێک بۆ شوێنێک لە کلتورێک بۆ کلتورێک لە هەرێمێک بۆ هەرێمێک تەنانەت ناوچە و شارێک بۆ شارێکیش ئەوە دەگۆڕێ بەڕاستی بەڵام بە شێوەیەکی گشتی بە پێی توێژینەوەکان فێرخوازی سەدەی 21 ئەو تایبەتمەندیانە یان بەلای کەم هەندێک لەو تایبەتمەندیانەی هەیە بە جیاوازی ئاستەکان و بە جیاوازی قۆناغەکانی خوێند کەواتە ئێستا ئێمە سێ شتمان زانیمان لە سەدەی 21 چ مەهارە و سکیڵێک پێویستە زانیمان فێربوون لە سەدەی 21 چۆنە و زانیشمان فێرخواز قوتابی لە سەدەی 21 چی بەسەر هاتووە ئێستا ئەمە دەبێت هەندێک استراتیژی وەکو مامۆستا وەکو پەروەردەکار ڕەچاو بکەین کە دەبێت لە پۆلەکانمان هەبێ بۆ ئەوەی ڕنگدانەوەی ئەو پێویستیانە بێ ڕنگدانەوەی ئەو کارامەی و ئەو چاوەڕوانی و پێشبینیانە بێ کە قوتابی و نەوەی نوێ لە ئێمەی مامۆستای دەکەن بە شێوەیەکی گشتی خاڵەکان زۆرن بەڵام 5 دانەیان لەو استراتیژیانە لە هەمووان گرنگترن ئەو استراتیژیاتانەی وانەوتنەوە کە پێویستە لە پۆلەکان لە پەروەردەکاران لە کاتی وانەوتنەوە یان مامۆستایەتی کردن ڕەچاوی بکەن گرنگە لە خەیاڵمان بێت پێویستە پەروەردەکار هەموو توانایەکی بخاتە ڕوو بۆ ئەوەی بتوانێت هەموو فێرخوازان فێر بکەن گرنگی بە وشەی هەموو دەدەین لێرە کە زۆر جار بەڕاستی بەداخەوە لە هەندێک هەڵوێست و بارودۆخدا ڕەنگە هەندێک قوتابی نەتوانن وەکو پێویست لەگەڵ مامۆستا بڕۆن لەگەڵ قوتابیەکانی تر بڕۆن مامۆستا بۆ ئەوەی زۆرینەی قوتابی زەرر نەکا ڕەنگە تا ڕادێک پشتگوێیان بخا یان وەک پێویست ڕەچاوی ئەو توانای فێربوونە یان ئەو دواکەوتنە نەکا بۆیە بەجێ دەبێنێت بەڵام لە سەدەی 21 دەبێت مامۆستا بیر لەوە بکاتەوە دەبێت وانە بۆ هەموو قوتابیەکان بڵێتەوە ئەوەش ڕێگا و شێوازی تایبەت بەخۆی هەیە دەبێت بتوانی بگەی بە هەموو قوتابیەکانت ناکرێ هەندێکی گرنگی پێ بدەیت و هەندێکیش پشتگوێ بخرێ یان وەکو پێویست ڕەچاوی تواناکانی نەکرێ یان ڕەچاوی بارودۆخی نەکرێت ئەمە یەکێک لە شێوازەکان چۆن بتوانین ئەوە بکەین وەکو گوتمم چۆن مامۆستا شێوازی وانەوتنەوەی جیاجیایی هەیە ڕێگەکانی وانەوتنەوە جیاوازن هەمان شێوە ڕێگەکانی فێربوونیش جیاوازن ئەگەر لەبیرت بێ لە سەرەتا گوتم دەبێ مامۆستا بزانێ لەگەڵ چێ مامەڵە دەکات ڕەنگە ئەو قوتابی کە وەکو پێویست لەگەڵ برادەرەکانی ناڕوا وەکو پێویست لە ئاستی ئەوان نییە شێوازی فێربوونی جیاواز بێ لەگەڵ زۆربەی قوتابیەکان بۆیە ئەرچی مامۆستا ئەوەیە بزانێ قوتابیەکەی فێرخوازەکەی بە چ شێوازێک باشتر فێر دەبێت ئایا بە شێوازی نووسینە بە شێوازی دەنجیە بە شێوازی چکە شێوازەکانی فێربوون وەکو گوتمان جیاوازن شێوازەکانی وانەوتنەوەش جیاوازن و ئەگەر ئەو دووە تێک نەکاتەوە ئەوە ڕەنگە کێشە بۆ هەندێک لە قوتابیان دروست دەبێت ڕەنگە بڵێن زەحمەتە بەڵێ زەحمەتە بەڵام پێویستە ئەوە یەکێکە لە استراتیژیەکان کە پێویستە لە سەدەی 21 مامۆستا هەوڵ بدا بگات بە هەموو قوتابیەکانی ئەوەش بە ئاشنابوون و شارەزایی دەربارەی شێوازی فێربوونی ئەوانەی کە لەگەڵیان ئەوە بە کورتی ڕەنگە ئاماژەیەکی پێ دەکەم کە بگەڕێتەوە سەر مالتیپل ئینتەلیجەنسز ئەوەی هاوارد گاردنەر کە باز لە جۆرەکانی زیرەکی دەکا هەر یەکەنەوە زیرەکیی هەیە وەکو گوتمان هەر قوتابیەک مامۆستا چۆن فێری ئەوە بووە بە شێوازی جیاجیاوانە بڵێتەوە دەبێت شارەزایەکی هەبێ لەسەر جۆرەکانی زیرەکی و شێوازەکانی فێربوون و قوتابیانش تاکو بتوانێت سوودی لێوەربگرێت کاتە یەکەم خاڵمان گرنگە teaching for all ئێمە وانە بۆ هەمووان دەڵێنەوە
نەک بۆ ئەوانەی کە زیرەکن، نەک بۆ ئەوانەی کە لەگەڵ شێوازی وانەوتنەوەی مەدەگونجێ. هەوڵ بدە خۆت ئێمە خۆمان بگونجێنین لەگەڵ شێوازی فێربوونی قوتابیەکاندا. ئەوەیە کە دەڵێن پێویستە مامۆستای سەدەی 21 استراتیژیەتێک پەیڕەو بکە کە بتوانێت بە هەموو قوتابیەکانی بگات. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، زۆر گرنگە مامۆستا لە سەدەی 21 لە هەر قۆناغێکی خوێندن بێ، چ لە باخچەی منداڵان بێ، چ لە دکتۆرا بێ، پێویستت بەوەیە تەکنەلۆجیا بزانێت، پێویستت بەوەی ئاشنابێت، نەک تەنها بۆ بەکارهێنان، ڕەنگە بۆ سوودبینینی خۆت، بۆ ئەپدەیتکردنەوەی زانیاریەکانت، بۆ هێنانی زانیاری پێویست، بۆ ڕێکخستنی چاڵاکیەکانت. ئەگەر نەشتوانی لە ناو پۆل بەکاری بهێنی، خۆ بۆ خۆ ئەپدەیتکردنەوە پێویستە. کەواتە لە سەدەی 21 مامۆستا پێویستە بتوانێت تەکنەلۆجیا بزانێ و ئەگەر بتوانێت جێبەجێشی بکات زۆر باشتر دەبێت. use and implement کەواتە بەکارهێنان و جێبەجێکردنی. دەبێت بزانین چۆن کار دەکات، دەبێت بزانین چۆن دەتوانین تەکنەلۆجیا لە ناو پۆلەکانی خوێندن بەکار بهێنین. بەڕێزان کە دەڵێن تەکنەلۆجیا هەر مەبەستمان ئینتەرنێت و هەر مەبەستمان هەموو ئامێرە زیرەکە بەردەستەکان نییە. خۆ بەکارهێنانی سپیکەرێک دەکرێت وەکو تەکنەلۆجیا بەکار بێ ئەگەرە تو فایلێکی دەنجیت هەیە لەسەر فلاشێکی بەسیت. بەکارهێنانی تەیپ ڕیکۆردەر موسەجلێک ئەو سیدیەی کە لەگەڵ کتێبەکان هەیە ئەوەش دەکرێت وەکو تەکنەلۆجیا بخۆ. ئەگەر تەکنەلۆجیایەکی باشترت لەبەردەست بێ ئەوە زۆر باشتر و زۆر گرنگتر دەبێت. بەڵام زۆر پێویستە مامۆستا لە سەدەی 21 ئاشنا بێ بە تەکنەلۆجیا بە پێی ئاست و توانایی خۆی، بە پێی ئاستی قوتابیەکانی. وەکو گوتمان ئەگەر بۆ بەکارهێنانیش نەبێ لەوانە وتنەوە، بۆ خۆ دەوڵەمەندکردن، خۆ ئەپدەیتکردن وەک مامۆستا، هەروها بۆ دابەزین و دانانی یان هێنانە دەری زانیاری پێویست بۆ وانەکەت ئەوەی پێوەستە بۆی ئاگداری نوێترین توێژینەوەکان و نوێترین پێشوەچوونەکان بی لەو بوارەی کەوانەی تێدا دەڵێەوە. ئەوە استراتیژیەتی دووەم. سێم کە زۆر گرنگە، ڕەنگە لە هەموو قۆناغەکانیش دەکرێت مامۆستای سەدەی 21 دەبێت استراتیژیەتێک بەکار بێنێ پەیوەندیەکی تەندروست گونجاو لەگەڵ قوتابی فێرخوازەکانی دروست بکات. کەواتە زۆر گرنگە پەیوەندی، جۆری پەیوەندی، سروشتی پەیوەندی نێوان مامۆستا و قوتابیەکە بە شێوەیەکی گونجاو و تەندروست بێ، بە پێی تەمەن، بە پێی ئاست، بە پێی قۆناغ. بەڵام گرنگە چونکە بەڕێزان لە ڕووی دەرونیشەوە ئەگەر قوتابی با بڵێن متمانە بە مامۆستاکەی نەکە، ئەگەر قوتابی پەیوەندیەکی هاوڕێیانە و دۆستانە و تەنانەت باوکانە و براگەورانە و یان خوشکە گەورانەی لەگەڵ یان دایکانەی لەگەڵ قوتابیەکانی نەبێ، ڕەنگە هەندێک قوتابی ئامادە نەبێ هیچت لێ وەربگرێت لەو زانیارە زۆرەی کە پێتە. ڕەنگە ئەوە دەبێتە دروستبوونی بربەستێکی دەرونی لە نێوان زانیاریەکانی تۆ و مێشتی قوتابیەکە. بۆیە دەبێ هەوڵ بدەیت پەیوەندیەکی تەندروست، پەیوەندیەکی گونجاو وەکو گوتمان بە پێی ئاست و قۆناغی خوێندن دەگۆڕێ. بەڵام هەوڵ بدەیت تێبگەینی کە متمانەت پێ بکە لەسەر ئەو پەیوەندیە کە تۆ بە تەواوی بەرژەوەندی ئەو دەوێ هەر شتێک دەتەوێت. کەواتە تۆ دەبێ لەگەڵ قوتابیەکانت پەیوەندی دروست بکەیت. پەیوەندیەکە نەک تەنها وەکو دەڵێ مامۆستا و قوتابی لەوە دەربچە بۆ دۆستایەتی، بۆ هاوڕێیەتی، وەکو گوتمان بۆ هەندێک جار براگەوراتی یان خوشک گەوراتی یان دایکایەتی و باوکایەتی، تا بتوانی مێشتی ئەو فێرخوازە، مێشتی ئەو قوتابیە بە شێوەیەک واڵات بکەیت زۆر بە ئاسانی ئەو زانیارەی دەتەوێت یان ئەو مەهارەی کە دەتەوێت، ئەو لێهاتیە کە دەتەوێت بیگوازیتەوە بۆ قوتابی و فێرخوازەکان. خاڵی بەڕێزان ئەو وێنەیە بە مەبەست دامناوە، ئەو وێنەیەکی خۆماڵیە مامۆستایان و قوتابیانی کۆلیژی پەروەردەی بنەڕەتین لە زانکۆی سەلاحەدین، بەڕێزان مامۆستا ژیلوان، مامۆستا هێمن، مامۆستا محەممەد تایر، سێ مامۆستان. ئەوانی تریش قوتابیانی بەشی باخچەی منداڵانن کە سەردانی خانەی بێسەرپەرشتانیان کردبوو
بۆ دڵخۆشکردنی ئەو منداڵانەی ئەلەوێ بوون ئەگەر ببینی ئەو کچەی ناوەڕاست ئەوە شەر قوتابی باخچەی منداڵانە مەبەستم ئەو پەیوەندی بینی مامۆستا و قوتابی بە جۆرێک هاوڕێیانە و دۆستانە و پڕ متمانە و باوەڕ بەخۆبوون بووە وای کردووە کچێک لە ناوەندی زانکۆ بتوانێت ئەو جلە لەبەر بکە بۆ ئەوەی بچێت دڵی چەند منداڵێکی تر خۆش بکە مەبەستم لەوەیە ئەگەر تۆ بتانی ئەو پەیوەندیە بە دروستی بە گونجاوی دروست بکەیت لەگەڵ قوتابیەکانت ئامادەیە هەموو شتێکت لێ وەربگرێت هەموو ئەو زانیاریە پێتە هەموو ئەو مەهارە و لێهاتوویی کە دەتەوێت بەسپاسەوە ئەوان تەڵەبەی زۆر باش بوون بەڵام ڕۆڵی زۆربەی مامۆستاکان لەوە بوو کە پەیوەندیی تەندروست و گونجاو بە پێی ئاستەکە دروست ببوو ئەوای کرد کە بەخشەکان زۆرتر بن داهێنانەکان زۆرتر بن بەڕاستی و فێربوونیش زیاتر دەبێت بۆیە زۆر گرنگە مامۆستا لە سەدەی 21 هەوڵ بدا ئەگەر زانیاری نییە ئەو مەهارانە کۆ بکاتەوە کە چۆنێتی دروستکردنی پەیوەندیە بە شێوەیەکی گونجاو و تەندروست لەگەڵ قوتابیەکانی تاکو ببێتە هۆی کار ئاسانی بۆ فێربوون بۆ پرۆسەی گەیاندنی زانیاری و گەیاندن و گواستنەوەی ئەو لێهاتوویان مەبەستمانەوەیە پەیوەندیەکە دەکرێت لە نێوان قوتابیانش بێ ئەوانش هەندێک وەکو گوتم وێنەی خۆماڵین نەک گوتمان با وێنەکان هەر دەرەوە نەبێ بەڵام سیرکە ئەو وێنەی کە لای دەستە ڕاستی ساناوانە قوتابیانی بەشی باخچەی منداڵانن کە شانۆگەری منداڵان دەکەن ئەوانەی تر قوتابیانی بەشی ماتماتیکن ئەگەر غەڵەت نەبم کە هاوڕێیەکیان بەداخەوە وەفاتی کردبوو لە شوێنی ئەو ناوەکەیان داناوە هەموو وەکو هاوخەمی و هاوسۆزیەک بۆەوەی ئەوانە ئەوە دەری دەخا کە پەیوەندیەکی تەندروست لە نێوان مامۆستا و قوتابی پەیوەندیەکی تەندروست لە نێوان فێرخوازەکان لە نێوان خۆیان وا دەکا هەماهەنگی لەگەڵ یەک بکەن وا دەکا هاوسۆز بن بەرامبەر یەکتر بۆیە هەماهەنگەکە دەگوازرێتەوە بۆ پرۆسەی فێربوونیش حەزم کردە وێنانە لەگەڵ ئێوە بەش بکەم بەڕاستی چونکە ئەوانە هەمووی شانازین بۆ ئەو قوتابیانە و بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە ڕاهێنان و وانیان بۆ قوتابیانە کردووە کە ئێستا دڵنیام زۆربەی هەرە زۆریان لە ناوەندەکانی خوێندن مامۆستان مامۆستایەک وا پەروەردە بکرێ مامۆستایەک وا خۆی ئەپدەیت کرایبێتەوە ئەکید قوتابیانیش زۆر سوودی لێ وەردەگرن خاڵی چوارەم کە لە استراتیژیەکان مامۆستای لە سەدەی 21 پێویستە پێشبینی هەبێ بیر بکاتەوە لە داهاتوو قوتابیەکانی چی پێویستن خۆ ناکرێ من 10 ساڵ پێش ئێستا بە جۆرێک وانم گوتۆتەوە وانم بە جیلێک گوتۆتەوە وانم بە نەوەیەک گوتۆتەوە بە هەمان شێوە باس لە نەوەی ئێستاش بکەن نا دەبێ بیر بکەمەوە ئەو نەوەیە کە دێتە بەردەستم چی پێویستە چی پێویست دەبێت چۆن دەتوانم سوود لەو صفات و تایبەتمەندیانەی فێرخوازی سەدەی 21 لەو کارامەی و سکیڵانەی سەدەی 21 وەربگرم کەواتە مامۆستا دەبێت پێشبینی پێداویستەکانی داهاتوو بکات و پلانیشی بۆ دابنێت هەروەها دەبێ وا لە قوتابیەکان بکە ئامادەیان بکە بۆ ئەوەی لە دنیای تەکنۆلۆجیادا نەخنچێن ون نەبن ئێستا گەر بە زۆر بە کورتی بڵین چێ هەیە ینی قوتابیەکانی خۆش نەوێ وەکو منداڵەکانی خۆی چێ هەیە نەیەوێ قوتاب مامۆستا یەکێک لە سیفەتە هەر جوانەکانی مامۆستا قوربانیدان و خۆبەخشیە کە ئەوەش وەکو دایک و باوک وایە ئێستا هەموو دایک و باوکت پێی خۆشە منداڵەکەی لە خۆی باشتر بێ من دڵنیام لە مامۆستاکانی خۆم لە خۆمان کە مامۆستاین لەوانەی داهاتووش پێیان خۆشە قوتابیەکانیان لە خۆیان باشتر بن بۆیە هەموو شتێک دەبێت بکەین دەبێت ئامادەیان بکەین بۆ ئەو داهاتووەی کە ئەوان تێیدا دەژێت بەڕێزان ئێستا قوتابیەک کە لە قۆناغی بنەڕەتیە دەزانی تا دەگاتە قۆناغی کۆتایی خوێندن 18 ساڵ هەندێک جار 20 ساڵی پێدەچێت کە ئەوە بەڕاستی نەوەیەکە و دنیا گۆڕانکاری خێرایی بەسەردادێ ڕەنگە پێداویستەکانی ئەو سەردەمەی ئەو خوێندنی تێدا تەواو دەکا و دەچێتە بازاڕی کار جیاواز بن لەی ئەوڕۆ بۆیە زۆر گرنگە نەک تەنها مامۆستا بەڵکو
وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵا لە کاتی داڕستنەوە و پێداچوونەوە بە پرۆگرامەکانی خوێندن ئەو پێداویستیە داهاتوو ئایندەیانەش لە ڕەچاو بکەن کە قوتابیانی ئەو کاتە چیان پێویستە. ناکرێت پرۆگرامێکی خوێندن بۆ 40 ساڵ بە هەمان شێوە بەردەوام بێ. ناکرێت پرۆگرامێکی خوێندن بەبێ هیچ ئەپدەیتکردنەوەیەک نەبوو پرۆگرامەکە نەبوو ڕاهێنانی مامۆستایان هەر بەردەوام بێت، چونکە دنیا لە گۆڕانی خێرادایە. پێداویستیەکانی دنیا، پێداویستیەکانی ژیان، پێداویستیەکانی بازاڕی کاریش دەگۆڕێت. بۆیە مامۆستا وەکو چاوساغێکیش بۆ وەزارەتی پەروەردە هەروەها سەرپەرشتیارە بەڕێزەکانیش کە ڕۆڵێکی زۆر گرنگیان دەبێ هەبێ، ئەگەر نییە ڕەنگە کەمتەرخەمی لە وەزارەت بێ کە وەکو پێویست سوودی لە ئەزمونیان نەبینیوە، هەندێکیش ڕەنگە شخصی بێ، ئەوانش تا ڕادەیەک ڕەنگە بەشێکیان بەردەکەوێت، بەڵام پێویستە ڕۆڵی بەرچاوی خۆیان پێ بدرێن، هەروەها ئەوانیش ڕۆڵی خۆیان ببینن لەوەی کە ئایا بۆ 10 ساڵی تر بۆ 15 ساڵی تر چیمان پێویستە بیکەین بە حکمی ئەو شارەزای و ئەزمونە بەرزەی زۆرەی کە ئەوان پێدا تێپەڕێون، هەم لە ژیان هەم لە وانەوتنەوە هەم لە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا دەبێت چی بکەین؟ دەبێت ئەوان پێشنیاز و ڕاستپاردە بدەن بە وەزارەت و بە بەرپرسانی وەزارەتەکان بۆ ئەوەی کاری لەسەر بکرێت ئەگەر خۆشیان نانتوانی بەڵام پێشنیازەکە هەر بکەن. کەواتە مامۆستا و سەرپەرشتیارانیش دەبێت بیری داهاتوو بکەنەوە، چاوەڕوانیەکانیان دەبێت چی بێ، پێشبینی ئایندە بکەن و پلانی بۆ دابنێن لە کەرتی خوێندنی باڵا و کەرتی پەروەردەش. خاڵی پێنجەم زۆر گرنگە ئەویش کە دەبێت خۆمان بۆ گۆڕانکاری ئامادە بکەین، دەبێت ئامادەییمان تێدا بێت خۆشمان بگۆڕێن. ناکرێت ئێمە وەکو مامۆستا هەر داوا بکەین قوتابی دەبێ وا بکە، قوتابی دەبێت ئەوها بخوێنێ، دەبێت بەو شێوەیە خۆی ئامادە بکە و خۆشی ئامادە نەبێ بگۆڕێن. بۆیە دەبێت هەموو مامۆستایەک لە سەدەی 21 باوەش بۆ گۆڕانکاری بکاتەوە، دەبێت باوەش بۆ تەکنەلۆجیا بکاتەوە، بۆ گۆڕانکاریەکانی ژیان، گۆڕانکاریەکان لە سیستەمی پەروەردە، گۆڕانکاریەکان لەوانەوتنەوە و لە فێربوونیش بکاتەوە. هەروەها پێویستە خۆشی بگونجێنێت. تەنها شەرت نییە ئەگەر گۆڕانکاریەک لە دنیادایە لە قوشبنێکی دنیا ڕوویدا تۆ بێنی 100% ئەو سیستەمە لێرە جێبەجێ بکەی بە ناوی ئەوەی بۆ نمونە ئەوە سیستەمی سویدیە، ئەو سیستەمی فنلەندیە. من لەگەڵ ئەوە نیم، دەبێت بیگونجێنی لەگەڵ واقعی خۆت، لەگەڵ ژینگەی پەروەردەی خۆت، لەگەڵ ئاستی سیستەمی پەروەردە، لەگەڵ ئاستی مامۆستا، لەگەڵ ئاستی قوتابیەکانت دەبێت بیگونجێنی. ناکرێت ئەو جلەی بۆ شوێنێک بۆ کولتورێک دووراوە تۆ بێنی لێرە لەبەری قوتابیەکان و فێرخوازەکان و مامۆستاکانی بکەیت بەبێ گۆڕانکاری. زۆر باشە ئاگدار بین، بەڵام دەبێت بەردەوام باوەشمان کراوە بێ بۆ گۆڕانکاری، بۆ گونجاندنی ئەو گۆڕانکاریە، ئەو سیستەمەیان، ئەو چەمکە نوێیە لە کەرتی پەروەردە و خوێندنی باڵا لەگەڵ ژینگەی خۆمان. هەروەها دەبێت خۆمان بەردەوام بە استراتیژیەکانی تاقیکردنەوەدا بچینەوە. بەڕێزان، بەڕاستی سیستەمی تاقیکردنەوە و هەڵسەنگاندن بە شێوەیەکی گشتی تا ئێستا لە هەرێمی کوردستان لە هەموو قۆناغەکانی خوێندن ڕای من وەکو پێویست نییە. هەڵسەنگاندنەکانمان هەڵسەنگاندنی توانا و لێهاتوویەکانی قوتابیان نین لە قۆناغەکانی خوێندن، زیاتر هەڵسەنگاندنن بۆ بەبیرهاتنەوە، زیاتر هەڵسەنگاندنن بۆ لەبەرکردن، زیاتر هەڵسەنگاندنن نەک بۆ فێربوون بە شێوەی واقعی و یان بۆ تەحلیلی و شیکردنەوە. زۆربەی جار لە قۆناغەکانی خوێندن چ لە وەزارەتی خوێندنی باڵا چ لە وەزارەتی پەروەردە بەڕاستی ئەو کێشەیە لە کاتی تاقیکردنەوەکانی کۆتاییدا دەردەکەوێت کە قوتابیەک بۆ نمونە وەکو نمونە بەڕێزان لە پۆلی 12 پێشی 2 مانگ پێشی ئەوەی تاقیکردنەوەکە بکرێت زۆر بە چڕی دەخوێنێ
تا تاقیکردنەوەکانیش ئامادە دەکرێت تەنانەت مامۆستا تایبەتەکانیش بەڕاستی زیاتر فێری تەکنیکی نمرەهێنانیان دەکەن نەک فێربوون بەڵام دەبینی 2 هەفتە دوای تاقیکردنەوەکە نزیکەی تەسەور دەکەم بە مەزەندەی من لە 150 زیاتری زانیاریەکان لەلا نامێنێت کەواتە ئەوان بۆ فێربوون نیان خوێندووە بۆ پەڕینەوە لەو تاقیکردنەوە بۆ نمرەهێنان خوێندویانە بۆیە وەکو مامۆستا پێویستە بەردەوام تەکنیکەکان و استراتیژیەکانی هەڵسەنگاندن و تاقیکردنەوەی خۆمان ئەپدەیت بکەینەوە ئەگەر سیستەمی تاقیکردنەوە لێرە ناوەندیە و ئێمە ناتوانین گۆڕانکاری تێدا بکەین با ئێمە لەسەر ئاستی تاک هەوڵ بدەین ئەوەندەی لە تواناماندایە بتوانین گۆڕانکاری بکەین لە سیستەمی هەڵسەنگاندنی خۆمان دەزانم هەندێک جار ڕێگری سیستەم و یاسا و ڕێنمایی هەیە بەڵام لە هەندێک شوێن فلکسیبڵیتی و مرونە و یان نەرمونیانی هەیە کە دەتوانی بیکەی بەڕاستی ئەگەر هەرنا پێویستە هەمومان لە شوێنی خۆمانەوە پێشنیازی گونجاو بۆ سەروی خۆمان بکەین بۆ ئەوەی بەڕاستی ئەو سیستەمی هەڵسەنگاندنانە پێداچوونەوەی بکرێ و هەڵسەنگاندنی یان دووبارە بگونجێنرێتەوە لەگەڵ پێویستەکانی سەردەم ئەو 5 استراتیژیە زۆر گرنگە مامۆستایانی سەدەی 21 بەڕێزان لە پۆلەکانیاندا هەبێت لە شوێنەکانی کارکردنیاندا هەبێت زۆر باشە ئێستا کەواتە ئێمە پێویستە چی بکەین وەک مامۆستا چەند خاڵێکی تر و دوایی سەوەر دەکەم کاتەکەمان کەممایە پێویستە ئێمە هەوڵ بدەین فێربوونی تێکەڵاو واتە تێکەڵەیەک لە ڕوبەڕوو بەکارهێنانی تەکنەلۆجیا ئەگەر دەگونجێ لەگەڵ ئاست و قۆناغی خوێندن زۆر گرنگە کەواتە تێکەڵەیەکە لەوەی کە مامۆستا وەکو مرۆڤ دەیکا لەگەڵ بەکارهێنانی تەکنەلۆجیا وەکو گوتمان لە گچکەترینەوە دەست پێ دەکا تاکو گەورەترین و پێشکەوتوترین ئامێری زیرەک دەست پێ دەکا کە دەکرێت هەندێکیان زۆر بە تێچوویەکی کەمیش جێبەجێ بکرێت لەوە گرنگتر ئەوەیە ئێمە وانە قوتابیەکان و فێرخوازەکانی بەردەستمان بکەین یان ئەگەر سەرپەرشتیاری ئەو مامۆستایانەی تۆ لەژێر سەرپەرشتی و چاودێری تۆدان ئەو قوتابیانەی کە لەژێر چاودێری ئەو مامۆستایانەدان وا بکەین ئێمە بیری گەشە یان شێوازی بیرکردنەوەی گەشەکردن لە قوتابیەکانماندا بچێنین بەڕێزان بەداخەوە ینی ڕەنگە سیستەمی پەروەردە بەشێکی بەردەکەوێت کە قوتابی داهێنەر بەرهەم ناهێنێ من لەوە زیاتر دەڵێم ڕەنگە سیستەمەکەمان داهێنەر کوژ بێ یان داهێنان کوژ بێ لەوەی چونکە لە قالبی دەدا لە قالبی پرۆگرامێکی دەدا کە ڕەنگە 20 ساڵ 30 ساڵە دەستکاری نەکراوە مامۆستاکەش لە قالب دراوە مامۆستای داهێنەری شەیە سەرپەرشتیارەکەش لە قالب دەدا چکە سەرپەرشتیاری داهێنەری شەیە بەڕاستی ئەو سیستەمی پەروەردەی کە ئێمە ئێستا مامۆستای پێ دەگەێنین قوتابی پێ فێر دەکەین سەرپەرشتیاری پێ دروست دەکەین ڕەنگە وەکو گوتم نەک داهێنان دروست ناکە داهێنان قەتیز دەکا سنوورداری دەکا لەبەر ئەوەی بەهۆی ڕێنمایی و یاسای کارکردن و یاساکانی هەڵسەنگاندن و تاقیکردنەوە زۆر کاریتر ڕەنگە بواری داهێنان زۆر کەمتر بۆتەوە با ئێمە لەسەر ئاستی تاک وەک مامۆستا ئەگەر پێمان بکرێ بە پێی توانای خۆمان سەرەتا شێوازی بیرکردنەوەی خۆمان شێوازی وەکو دەڵێ گرۆثمان چێت بێ ئەوەتە شێوازی بیرکردنەوەی گەشەکردن بێ نەک شێوازێکی جێگیر تاکو بتوانین بیدەینە تەڵەبەکانیشمان و بیگوازینەوە بۆ ئەوێ خاڵی گرنگ ئەویش ئەوەیە دەکرێت لە هەندێک شوێن لە هەندێک قۆناغی خوێندن تەکنەلۆجیا هێندە بەباشی بەکار بهێنرێن بەڕاستی دەکرێت گروپی تایبەت بەو پۆلانەی کە توانیان لەگەڵ درێوە ڕەنگە بەرەزان ئەوە لەگەڵ هەموو قۆناغێک نەگونجێ بەڵام ئێستا هەیە زۆربەی قوتابخانەکان زۆربەی زانکۆ پەیمانگەکان زۆربەی مامۆستاکانیش بناگەدارم مامۆستایەکی زۆر گروپی تایبەت من بخۆشم گروپی تایبەت بەوانەکانی خۆی کردەوەتەوە دەکرێت لە ڕێگەی هاشتاگ بێ دەکرێت لە ڕێگەی گروپی مەسنجەر بێ گروپی ڤایبەر بێ گروپی هەر گروپێکی تر بێ دەکرێت بلۆگ بکرێتەوە بە پێی تواناکان بۆ ئەوەی
هەموو قوتابیان سوود لە یەکتر وەربگرن، سوود لە کاتی زیاتریش وەربگرن، نەک تەنها ئەو کاتێک کە لە ناو پۆلدا. تاکو دەکرێت تۆ لەڕێی ئەو گروپانەوە لەڕێی ئەو پەیوەندی لەگەڵ قوتابیەکانت هەیە چەند پێشبڕچەیەکی هاوڕێیانە لە نێوان قوتابیەکانت دروستکەیت، چونکە بەڕاستی هاندان زۆر گرنگە بۆ فێربوون لە پرۆسەی فێربووندا. ئەگەر تۆ پێشبڕچێ بەڵام نمرە بەکارمێنە بۆ پێشبڕچێ، دەستخۆشی و ئەو پەیوەندی دۆستانە بەکاربێنە، هاندانی وشەیی زارەکی، هاندانی هەندێک جار معنەوی زۆر گرنگترە لە هاندانی بە نمرە کە من لەگەڵ نمرە نیم وەکو بەکاربێ وەکو چەکیان وەکو هاندانیش بەکاربێ. بەڕاستی بەڵام دەکرێت پێشبڕچێ بۆ نمونە بە سوپاسەوە ئەوە وێنەیەکی ترە کە مامۆستا بوخاریە کە ڕێکخەری کۆنفرانسیان پێشبڕچەی دیبیت بوو لە نێوان زانکۆکانی کوردستان کە چەند قوتابی و فێرخوازێکی زۆر بەهرەمەند دەرکەوتن. ئەوە دەکرێت بگوازرێتەوە ناوەندەکانی تری خوێندنیش. دەزانم کێشەی بەشەوانە هەیە، دەزانم کێشەی جەدوەل هەیە، دەزانم کێشەی شوێن هەیە، بەڵام بەڕێزان ئێمە ناکرێت ئەو بربەستانە ببنە ڕێگر لە داهێنانی ئێوە. من دڵنیام ئێوە دەتوانن شێوازێک بدۆزنەوە لە ناو وانەکانی خۆتان بیکەنە پێشبڕچێ، فێربوونەکە لە ڕێگەی پێشبڕچێوە بێ، نەک تەنها لەسەر حیسابی وانەی ناوەڕۆکی بابەت، نەک تەنها لەسەر حیسابی کات بێ، بەڵام دەکرێت ئەو هاندانە بۆ قوتابیان زۆر زۆر گرنگ بێ. زۆر گرنگە هانی قوتابیانی خۆمان بدەین وەکو مامۆستا، هەتا وەکو هاوپیشەکانیشمان کە هەماهەنگی لەگەڵ یەکتر بکەن، کە پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێ، کە خۆشبەختانە ئێستا دەبینین لەڕێی ئەو گروپانەوە ئێستا هەیە، بەڵام پێویستە مامۆستای سەدەی 21 ئەوانە کاری بۆ بکە. ئەگەر خۆشی نیەتی بەردەوام کار لەسەر بکە، دەکرێت خۆی لەگەڵ هاوپیشەکانی هەماهەنگی بکە، خۆی لەگەڵ هاوپیشەکانی هاوپیشەکانی هاوشێوە دەکرێت هاو پسپۆڕی بە یەکەوە گروپ دروست بکەن بۆ ئەوی لە پەیوەندی دابێت. بە خۆشحاڵیەوە ئێستا دەزانم مامۆستایانی ئینگلیزی وەزارەتی پەروەردە هەیەە، گروپیان هەیە، چەند گروپێکیان هەیە، سەرپەرشتیاران گروپیان هەیە کە ئەوانە هەموو جێی خۆشحاڵین وەرن بە ئەو ئەزمونە بگوازینەوە بۆ ناو ناوەندەکانی فێربوونیش، مامۆستا لەگەڵ قوتابیەکانی، قوتابی لەگەڵ قوتابیەکانی پێشووتر کە بۆ ئەوەی سوود لە ئەزمموی یەکتری وەربگرن. خاڵی گرنگ بۆ مامۆستایان و بۆ فێرخوازانیش بەڕێزان شتەکە پێی دەڵێن دیجیتال لیترسی، واتە ئاشنابوون و شارەزابوون لە دنیای دیجیتاڵی، کە ئەوە بەڕاستی دەکرێت ببێتە هۆی هۆکارێک و ڕێگایەکی زۆر سەرکەوتوو بۆ سەرکەوتن و پێشخستنی پرۆسەی فێربوون. هەرچەندە وەکو دەڵێن لایەنی نەرێنی هەیە تەکنەلۆجیا ئەگەر بە خراپی بەکاربێ، بەڵام خۆ ئەوە لەسەر بەکارهێنەرەکە دەوەستێ، بەڵام زۆر گرنگە ئەتەکێتی فێربوونی بەکارهێنانی بۆ نمونە تەکنەلۆجیا و لە دنیای دیجیتاڵی کارکردن فێری قوتابیەکان و فێری خۆشمان بکەین. ناکرێت ئێمە هیچ شارەزاییمان نەبێت، چونکە دەچینە دنیایەک ئەو قوتابیانە دەگەین دنیایەک کە هەموو تەوەرەکان و هەموو کایەکانی بە تەکنەلۆجیا بەستراوەتەوە. ئەگەر ئێستاش نەبێت لە داهاتوو، ئەگەر ئێستا نسبەیەکی دیاریکراوە بێ لە داهاتوو ئەو ڕێژەیە زۆر زیاتر دەبێت. مامۆستایانی سەدەی 21 بەخۆشمەوە فێربوون بە یاریکردن زۆر گرنگە، وەکو گوتمان پێشبڕچێ، بەڵام زۆر گرنگە یاری، گامیفیکیشن، گەیم وا بکەین هەر بابەتێک لە بابەتانەی دەیڵێتەوە بڕوا بکە دەتوانیت بە یاری، دەکرێت ئەو یاریە لە ئاستی قۆناغی تەنانەت خوێندنی باڵا و زانکۆیی و پەیمانگا و بازنەکانی تری خوێندنیش بێت. وا نەزانن گەیم کە گوتمان گەیم تەنها بۆ منداڵ دەبێت، کە گوتمان گەیم تەنها بۆ باخچەی منداڵان دەبێت. نەخێر، فێرخوازان لە هەموو قۆناغەکانی خوێندن دەتوانن بە یاری بە شێوەیەک چاڵاکیەکان ڕێک خراپێ بە شێوەی یاری بێ فێری بین. ئەو یاریە دەکرێت زۆر شێواز لە خۆ بگرێت. زۆر گرنگە لەناو پرۆسەکانی خوێندن، با بڵێن لەناو پرۆگرامەکانی خوێندن شوێنی هەمەجۆری فرەیی بکرێتەوە. بەڕێزان فرەیی چەندین تەوەر، فرە ڕەگەزی، فرە نەژادی، فرە نەتەوەیی، فرە زیرەکی، کە ئەوە هەمووی
فرە ئاستی فرە قۆناغی ئەوانە هەمووی دەکرێت شوێنی بکرێتەوە و ڕەچاو بکرێت بەڵام ئەگەر گۆڕینی سیستەم و گۆڕینی پرۆگرام ئەوەندە زەحمەتە خۆ مامۆستا دەکرێت لە دەرسەکەی خۆیدا ئەو چەمکانە ڕوون بکاتەوە ئەو چەمکانە ڕنگ بداتەوە لە کاتی وانە گوتەی ئەوانەش هەمووی بۆ چی بۆ ئەوەی قوتابیەکە بۆ ئەوی فێرخوازەکەت ئەو کارامەیە رەخنەگرانەی پێویستە فێری بێت ئەو کارامەیە رەخنەگرانەی پێویستە فێری بێت بۆ داهاتووی خۆی وەکو گوتمان دەبێ کار بۆ ئەوە بکەین ئێمە هاوڵاتیەک یان فێرخوازێک یان کەسێک مرۆڤێک بنێرینە بازار بنێرینە ناو کۆمەلگا کە لە ڕووی دیجیتالیەوە وەکو هاوڵاتێکی دیجیتالی دنیایی خۆی ببینێتەوە کاتە دەبێ هاوڵاتی دیجیتالی بەرهەم بهێنین ئێمە هەروەها هانی کاری پراکتیکی بدەین وایان لێ بکەین کارەکە بەدەستی خۆیان بکەن بۆ ئەوەی فێربوونەکە بەردەوام بێ بۆ ئەوەی فێربوونەکە لەگەڵ یان لەگەڵ ژیانیان بەردەوام بێ نەک تەنها بۆ تاقیکردنەوە بێت خاڵێکی تری زۆر گرنگ کە تەسەوڕ دەکەم لە کۆتایی نزیک دەبینەوە ئەوەیە وا بکەین فێرخوازەکان و قوتابیەکانمان خۆیان بەرپرسیارەتی یان بەشێک لە بەرپرسیارەتی فێربوون هەڵبگرن خۆیان ببنە خاوەنی پرۆسەی فێربوونەکە خۆیان بە خاوەن بزانن خۆیان بە بەرپرسیار بزانن بەڕێزان ئەوەش ڕۆڵی مامۆستا و ڕۆڵی سەرپەرشتیاران زۆر گرنگە کە هەموو ئەرکەکە نەکەوێتە سەر مامۆستا هەموو ئەرکەکەش نەکەوێتە سەر ئەو کەسەی وانە دەڵێتەوە بەڵکو بەشێک لەو بەرپرسیارەتە بگوازرێتەوە بەڵام ئەوە بە ڕۆژێک و دوو تۆزە زەحمەتە بکرێت بەڵام دەبێ استراتیژیەتی تایبەت لەگەڵ قۆناغی خوێندن لەگەڵ ئاستی قوتابیەکانت بگریتە بەر بۆ ئەوەی خۆی بەرپرس بێ لە فێربوون لە ئێستادا لە دنیا شێوازی جیاجیا هەیە بۆ ئەوەی فێربوونی قوتابی بەشێک بکەوێتە ئەستۆی خۆی ئەوەش وێنەیەکی ترە لە قوتابیان ئەوانە هەموو تەخەڕوجیان کردێت تەسەوڕ دەکەم هەمویان ئێستا مامۆستان یان ماستەریان هەیە کاک ئارام کاک ئەحمەد کاک عومەر ئەوە نزیکەی 8 ساڵیش ڕۆیە بەڵام ئەو ناوانم لەبیرمانە بەداخەوە ناوەکانی ترم لەبیر نییە بەڵام ئەو سێی پێشەوە ناوەکانیم لەبیرمانە سلااوم هەیە بۆیان چونکە بەڕاستی ئەوانە ئێستا لە ناوەندەکانی خوێندن دەوری گرنگ دەجێرن و بەستمانەوە بوو کەوا بکەین تەڵەبە خۆی بەرپرس بێ لە فێربوونی خۆی ئەوە دەبینی ئێستا لە تاقیگە بەیەکەوە ئەوانە کار دەکەن خۆیان بە بەرپرسیار دەزانن خۆیان بە هەست بەوە دەکەن کە فێربوون بەشێکە لە ئەرچی خۆیان بەشێکە لە ئەرکەکەی خۆیان بۆیە دەبێت ئێمە لە ناوەندەکانی خوێندن لە قۆناغەکانی خوێندن لە ئاستەکانی خوێندن وا بکەین بەشێک لەو بەرپرسیارەتی مامۆستا بگوازرێتەوە بۆ قوتابیەکە خۆی هەست بکە خۆی بەرپرسە لە فێربوونی خۆی چکە ئەگەر وانەکە زەرەر دەکا ئەگەر واژ بکە قازانج دەکات چکە فێر دەبێت کاتە دەبێت بە کورتی دەبێت مامۆستای سەدەی 21 چۆن بێت تایبەتمەندەکانی مامۆستای سەدەی 21 ئەوە ڕەنگە وەکو کورتکراوە بێ دەکرێت کەسێک بێ باڵێن وەکو دەڵە پێیوەست بێ بە کارەکەی بەردەوام بێ لەسەر کارەکەی کەسێکی کۆمەڵایەتی بێ کەسێک بێ بیر لە داهاتوو بکاتەوە کەسێک بێ هەماهەنگ و هاوکار بێ لەگەڵ قوتابیەکانی یان لەگەڵ هاوپیشەکانی کەسێک بێ بە شێوەیەکی چاڵاکانە خۆی بە پرۆسەکە سەرقاڵ بکە نەک ئەرکەکەی وەکو کارێکی و یان پیشەیەکی لاوەچی ببینێ کەسێک بێ بەرپرسیارەتەکە بگوازێتەوە بۆ قوتابی خۆی نەکاتە چەقی فێربوون بەڵکو قوتابیەکانی بکاتە چەق و تەوەری فێربوون هەروەها دەبێ خۆی بەردەوام تا لە ژیانی مایە گرنگی بە فێربوون بدە لایف لۆنگ لێرنەر یعنی کەسێک بێ بەردەوام حەزی لە فێربوون بێ ئەوە 8 تایبەتمەندین بۆ مامۆستای سەدەی 21 ئەگەر مامۆستایەک خۆی حەزی لە فێربوون نەبێ ناتوانێ وا لە قوتابیەکانی بکات ئەگەر مامۆستایەک خۆی هەماهەنگ و هاوکار نەبێ ناتوانێ ئەو چەمکە یان ئەو تایبەتمەندی و فەسڵەتە بگوازێتەوە بۆ قوتابیەکانی
ئەگەر مامۆستایەک خۆی چالاک نەبێت لە سەرقاڵ نەبێت ناکرێت داوا لە قوتابیەکانی بکە بەو شێوەیە بن یان کۆمەڵایەتی نەبێت بەو شێوەیە بەبەستمەوەیە ئەو هەشت خاڵە زۆر گرنگن بۆ مامۆستای سەدەی 21 شێوازی تر بۆ دەربڕینی ئەو خاڵانە زۆرن بەڵام لە هەمویان گرنگتر ئەو هەشت خاڵە بوو ئەگەر لەبیرتان بێ گوتمان چوار سیمان هەبوو کە دەستمان پێکردی بە سکیلەکان ئەویش critical thinking واتە بیرکردنەوەی رەخنەگرانە collaboration یان هەماهەنگی هەروەها گوتمان communication واتە پەیوەندی هەروگەیاندە سی چوارەم creativity واتە داهێنەری من لێرە دەمەوێت شتێکی تر ئیزافە بکەم زیاد بکەم ئەویش هەر بە سی دەست پێ دەکات لە ئینگلیزیەکەی ناوی لێ دەنێم choice واتە بژاردە لەگەڵ ئەو خاڵی ئەخیر یەک دەگرێتەوە ئێمە بژاردە بدەینە دەست قوتابی بۆ فێربوون نەک بڵێن تەنها بەو شێوەیە قوتابی وەکو گوتمان چۆن مامۆستا شێوازی وانەوتنەوە و ڕێگەکانی وانەوتنەوەی جیاوازی هەیە قوتابیش فێربوونی جیاوازی هەیە شێوازی فێربوونی جیاوازی هەیە بۆیە ناکرێت داوای لێ بکەن بە یەک شێوە فێر بێ ناکرێت یەک شێوەی لەگەڵ بەکاربێن بۆیە دەبێت بژاردە بدەینە دەست قوتابی چەندی زیاتر بژاردەکان بدەینە دەست قوتابی ئەوەندە زیاتر پرۆسەی فێربوون و فێرکردن سەرکەوتووتر دەبێت ئەوە لە ئینگلیزی پێی دەڵێن student agency وەکو ئەوەیە گوتمان ئەتۆ بەرپرسیارەتەکە دەدەیە دەست خۆی بژاردەکە بژاردەی فێربوون دەدەیە دەست تەڵەبەکە ئەگەر سێری دەستە ڕاست بکەین نووسایە student centered واتە تەڵەبە فێرخواست چەق و تەوەری فێربوون بێ لە کۆتایی لەستە چەپیش چەق و تەوەر مامۆستایە لەوەی کە چەق و تەوەر مامۆستایە ناڵێن فێربوون ڕوونادە بەڵام فێربوونەکە ئەوە نییە کە بۆ فێربوون بێ ڕەنگە بۆ تێگەیشتێکی کاتی بۆ تاقیکردنەوەیەک بێ بۆ شتێک بێ گواستنەوە لە مامۆستا کە چەق و تەوەر بێ بۆ قوتابی ڕەنگە بە چەند خۆناغێکی سەرەتایی بکرێ بەڵام زۆر گرنگە خۆناغ بە خۆناغ بتوانی بژاردەی زیاتر بەپێی ئاست و بەپێی خۆناغی خوێندن بدەیە قوتابی و فێرخوازەکانت دەکرێت لە سەرەتادا بە هەندێک بژاردە وەکو ئێستا کە دەکرێت هەڵبژاردە دەدرێتە دەست بژاردەی چوار بژاردە هەڵدەبژێری دەکرێت دواتر ئەو بژاردانە کەم بکەوە بیکە مێنیوەک بۆی تەڵەبە شتێک لێ هەڵبژێری جاوەڵامە ئەنجامدانی چالاکیە پرۆژەی بە گروپە هەر شتێکی ترە دەکرێت دواتر ئەوە تۆزێک پێش بخەی دواتریش لە کۆتاییدا وای لێ بکەیت ئەتۆ مەجموعەیەک شتی پێ بدەیت بەڵام قوتابی خۆی پرۆژەکەی خۆی هەڵبژێرێ ئازادانە سربەستانە هەڵبژێرێ کە خۆی هەڵی بژارد بەڕێزان زۆر باشتر فێر دەبێت کە خۆی هەڵی بژاردووە خۆی بە بەرپرسیار دەزانێت هەست بە بەرپرسیارەتی دەکات کە خۆی هەڵبژار بۆیە دەڵێم ئەو سیەش با زیادکەین بۆ کارامەیی و بۆ استراتیژیەکان چۆیس بژاردە بدەینێ دەست قوتابیەکانمان ڕەنگە بەرهەمی زۆر باشی دەبێت شێوازەکانی وانەوتنەوە زۆرن ئەوە ڤیددیۆیەکی ترە بەڵام لەبەر کاتەکە ڤیددیۆیەکە لێ نادەین دێنە سەر ڕێنوێنی و ڕاستپاردەکان بە شێوەیەکی گشتی دەری دەبڕم هەندێکیان ڕەنگە بۆ قۆناغی زانکۆ قۆناغی ناوەندەکانی خوێندن هەندێکیش ڕەنگە بۆ زانکۆ وەکو ئیدارە یان وەزارەتەکان وەکولایانی کارجێڕیان سەرپەرشتیارە بەڕێزەکان دەتوانن هەندێکی وەگرن ئەوەی تر زۆر گرنگە مەبەستمان لەوە بێ ئێمە وەکو مامۆستاکەوانە دەڵێنەوە بەڕێزان ئێمە توانایان فێر قوتابی بکەن نەک تەنها ناوەڕۆ توانا بۆ ئەوەی لە دنیای بەردەوام گۆڕاوی تەکنەلۆجیا بتوانن بگەڕێن بتوانن کاریان بەدەست بکەوی بتوانن بژین کەواتە دەبێت تەرکیزی ئێمە هاوکاریکردنی قوتابیەکانمان بێ بۆ ئەوەی بتوانن توانا و کارامەیی بەدەست بێنن لە ئەنجامی وانەوتنەوەی ئێمە لە ئەنجامی وانەکانی ئێمە تا لە دنیای گۆڕاوی بەردەوام و پێشکەوتی تەکنەلۆجیادا بتوانن هەم کار بەدەست بێنن هەمیش ژیانێکی ئاسوودەتر بژین زۆر گرنگە هەمومان خۆشمان وەکو مامۆستا سەرپەرشتیارانی بەڕێز ئەوانەی تەنانەت تەمەنیشیان هەیە دەکرێت ئەو تەکنەلۆجیایی کە لە ئاستی پێویستیەکانی خۆیاندا هەیە بەکاری بهێنن
کاتە دەبێت باوەشمان بکەینەوە بۆ تەکنەلۆجیا چونکە بمانەوێت نەمانەوێت بەشی زۆری ژیانمانی داگیر کردووە و بەردەوامیشە هاتۆتە کەسەکانی خوێندن و باڵا و پەروەردەش دەبێت بتوانین چاوەڕوانی و پێشبینی داهاتوومان هەبێ بۆ قوتابیەکانمان دەبێت بتوانین وانە بە هەموو قوتابیەکان بڵین ئەوانەمان باس کرد ئەوە پوختەیەکە هەروەها دەبێت پەیوەندێکی تەندروست گونجاو و ڕاستەقینە لەگەڵ قوتابی و لەگەڵ هاوپیشەکانمان دروست بکەین چونکە گلەیەکێ لە تەکنەلۆجیا کە وای کردووە ئەو پەیوەندیانە کاڵ ببنەوە ئێمە وەکو مامۆستای سەدەی 21 دەبێت کار لەسەر دووبارە بنیادنانەوە ئەو پەیوەندیانە بکەین پەیوەندی قوتابی لەگەڵ فێرخواز و بینی خۆیان پەیوەندی مامۆستا لەگەڵ قوتابیەکانی پەیوەندی مامۆستا لەگەڵ هاوپیشەکانی پەیوەندی سەرپەرشتیار لەگەڵ مامۆستاکانی زیێردەستی پەیوەندی کلایانی کارجێڕی پەیوەندی هەموو جۆرەکان هەوڵ بدەین ئەوەی تەکنەلۆجیا کاڵی کردوێتەوە ئێمە بین تۆخی بکەینەوە هەروەها مامۆستا تکایە هەمومان بەیەکەوە پێویستە تا لە ژیان ماوین بەردەوام لە فێربوون بین چونکە مامۆستا بە بەخشتەکانی دەناسێ ئەگەر ئەمن تا 10 ساڵی تر هیچ نەخوێنمەوە هیچ فێر نەبم ئەو قوتابی کە 10 ساڵ دوای ئێستا دێتە بەردەستم هەر ئەو زانیاری پێشی و ئەو کۆنە پێشووی پێدەگا کە ڕەنگە سوودی نەبێ بوو بۆیە ئێمە بیر لە بەخشینی زانیاری و بەخشینی کارامەی و بەخشینی تەنانەت کەسایەتی خۆشمان وەک مامۆستا دەکەینەوە بۆ قوتابیەکانمان کە وەکو من وای دەبینم وەکو کەسوکار و وەکو منداڵی خۆمان سەیریان دەکەین تکایە بە هەمومان کار لەسەر زانیاری دیجیتاڵی و ئەلکترۆنی و تەکنەلۆجی خۆمان بکەین کوتمان بەپێی پێویستی خۆمان چونکە ئەگەر وابێت تۆ ناتوانانی لەگەڵ منداڵەکانی خۆشت ڕەنگە وەکو پێویست پەیوەندی دروست بکەین پێویستە تەڵەبەکانی خۆمان بناسین ئەوانەی کە دەرسیان پێ دەڵێن لایەنی بەهێز و لایەنی لاوازەکانیان چییە بزانین چۆن دەتوانن باشتر فێر بن حەزیان لە چیە زیاتر تا نمونونەکانت علاقەی بە حەزی ئەوانەوە هەبێت هەوڵ بدە پەیوەندی لە ڕێگەی ئۆنلاینەوە لەگەڵ قوتابیەکانش دیسان گوتمان بەپێی ئاست بۆ ئەوەی زیاتر کاتێکی زیاتر بەردەست بی لەگەڵیان تاکو لە پرۆسی فێربوون یان ڕوونکردنەوەی شتەکان سودیان لێوە دەبێت کاتێکە ئەو پەیوەندیە دروست دەکەی بەڕێزان زۆر جار مامۆستا هەیە لەگەڵ قوتابیەکانی لە پەیوەندیدایە بەردەوام بەڵام دوایی دەپچڕێ و نامێنێ یان بەردەست نییە ماوەیەکی زۆر دیسان ئەوە دەبێت بەرنمەیەکی بۆ دابنەی بەپێی خشتەیەک بێ زۆر باش دەبێت پێویستمان بە پێداچوونەوەی چۆنیەتی و شێوازی هەڵسەنگاندنە بەڕاستی هەڵسەنگاندنەکانمان نەک تەنها تاقیکردنەوەی کۆتایی و تاقیکردنەوەی مانگانە و تاقیکردنەوەی نووسەچی بێ یان نووسراو بێ بەڵکو و زیاتر تاقیکردنەوەی زارەکی و پرۆژەی تاک و پرۆژەی بە کۆمەڵ و پرۆژەی جووت و کاری بە کۆمەڵ و چەندین کاری تر کە دەکرێت وەکو جێگرەوە یان وەکو پاڵپشتی کار بۆ تاقیکردنەوەکانی تاقیکردنەوە ناوەندیەکان یان تاقیکردنەوە نووسراوەکان سوودی لێ ببینێت وەکو گوتم تکایە کار لەسەرەوە بکەین بژاردە بدەینە قوتابیەکانمان بۆ ئەوەی بەرپرسیارەتی فێربوونەکە بەشێکی هەڵبگرێت خۆشت پێویستە کەسێکی فلکسبل بی مەرن بی ئەتۆ مرۆنەتت هەبێت نەرمونیان بی نەرمونیانی لەوەی کە بتوانن خەڵک با بڵێن پەیوەندیت لەگەڵ بکە بتوانی یعنی بۆ گۆڕانکاری نوێ ئامادەبی باوەش بکەوە بۆ ئەوەی کارامەیی و لێهاتوویەکانی خۆشت ئەبدەیت بکە و نوێ بکەیتەوە هەندێک بۆ وەزارەت و زانکۆ و ناوەندەکانی خوێندن تکایە با ئێمە لە جیاتی ئەوەی تەنها ناوەرۆک بڵێینەوە با کارامەیی بڵێینەوە با لێهاتوویی بڵێینەوە کاتە teach skills more than content یعنی با وەکو ئەو پەردە سینیەی کە دەڵێ ئێمە تەنها ماسیەکەیان نەدەینێنە لە باتی ئەوەی ماسی بدەینە قوتابیەکانمان پێویستە فێریان بکەین چۆن ڕاوی ماسی بکەن لە باتی ئەوەی زانیاری بە ئامادەکراو بدەینە دەست قوتابیەکان با فێریان بکەین چۆن خۆیان بە دوای ئەو زانیاری بگەڕێن بەڵام تۆ ئاراستەی بکە تۆ ڕێگەکەی پیشان بدە
تۆ فێری ئەو کارامەیی گەڕان بە دوای زانیاری و ناوەڕۆکی بکە. بەڕێزان هەمومان پێویستە وەکو مامۆستا، وەکو وەزارەت، وەکو زانکۆ ناوەندەکانی خوێندن پێویستە بەردەوام خولی پەرەپێدانی پیشەیی بەشداری تێدا بکەیت. ئێستا هەیە هەبوو ئەبزانم ئەو پەیمانگای کە هەبوو ئێستا داخرا پەیمانگای پێگەیاندن و ڕاهێنان هۆکاری خۆیان هەیە بۆ داخستنەکە، بەڵام لە شوێنێکی تر ڕەنگە بە جۆرێکی تر ئەو کارە هەر بکەنەوە، بەڵام ڕەنگە بۆ بڕوانامەی ئەکادمی نەبێت. بەڵام من پێم وایە دەبێت بەشداریکردن لە کۆرس ناچاری بێ، ئیلزامی بێ، نەک تەنها ئارەزومەندانە بێ بۆ ئەوانەی دەیانەوێ. چونکە ئەوە زۆر گرنگە ئەگەرە تۆ خۆت ئەپدەیت نەکەیەوە، ئەگەرە تۆ لە ڕووی پیشەییەوە زانیاری نوێ تەکنیکی نوێ فێر نەبی، ناتوانێت قوتابیەکانت ئەو قوتابیانەیان ئەو نەوە دیجیتالیەی وا لە ڕێیە لەگەڵ ئەوان بڕۆی و ڕێ بکەی و سوودیش بباشی. بۆیە بەڕای من دەبێت ئەو کۆرسانە ئیجباری بن، ناچاری بن، چ لە ڕێگەی وەزارەت دەکرێت، چ لە ڕێگەی ڕێکخراو و ئەکادیمیا و دەستگاکان دەکرێت، مهم بەشداری تێدا بکەیت بۆ ئەپدەیتکردنی زانیاریەکانی خۆت. من پێم وایە پێشنیازیش دەکەم ینی مۆڵەتی وانەوتنەوە هەبێ، ناکرێ بەڕای من هەر کەسێک بێ بچێ وانە بڵێتەوە. و ئەگەر مۆڵەتیش هەبێ کە ئێستا لە ناو زانکۆکان پێی دەڵێن نازناوی زانستی، ئەگەر نازناوی زانستیت نەبێ ناتوانی وانە بڵێەوە، بەڵام ناکرێ یەکجار بێ بۆ هەموو، ناکرێ ئەو مامۆستایە هەر وەکو خۆی بەردەوام بێت. من پێم وایە دەبێ ئەو مۆڵەتی وانەوتنەوەیە 5 ساڵ جارێک دووبارە بکرێتەوە، نوێ بکرێتەوە بە هەر تەکنیکێکە پێتان باشە. پێشم باشە لە وەزارەتی پەروەردەش ناوی مۆڵەتیش نەبێ، ناوی ڕێگەپێدانە، ناوی بڕوانامەیە، ناوی هەر شتێک کۆرسە خولە هەر شتێکی لە دەنێ. من پێم وایە من خۆم مامۆستای زۆر باشم هەبووە، تەڵەبەی زۆر باشیشمان هەبووە، بەڵام زۆر بە دڵنیایی دەڵێم هەموو کەس ئەو توانایە نییە ببێتە مامۆستایەکی سەرکەوتوو و ناشکرێ هەموو کەس ببێتە مامۆستا. هەر کەس زانکۆی تەواو کرد، هەر کەس کۆلیژی تەواو کرد بکرێ بە مامۆستا. چکە بەڕاستی دەبێت تێستێک هەبێ، دەبێت تاقیکردنەوەیەک هەبێ، دەبێت شتێک هەبێ، فلترێک هەبێ بۆ ئەوان. بۆیە من پێم وایە دەکرێت ئەو کارە بکەین، بەڵام ناکرێت پەلەی تێدا بکەیت، دەبێت بە هەنگاو بێ بۆ ئەوەی کارەکە سەرکەوتوو بێت. زۆر گرنگە گرنگی زۆر بە ڕۆڵی سەرپەرشتیاران بە تایبەتی لە وەزارەتی پەروەردە بدرێ کە بەڕای من لە وەزارەتی خوێندنی باڵا ئەو پۆستی سەرپەرشتیار نییە، بەڵام دەکرێت سوود لە خانەنشینەکانی زانکۆ وەربگیرێ، چونکە ئەزمونێکی زۆریان کۆ کردێتەوە. بەداخەوە سیستەمی خانەنشینی ئەوەیە مامۆستایەکی زانکۆ کار دەکا 20 ساڵ 25 ساڵ توێژینەوە دەکا و لەقەب وەردەگرێت، هەر شێوەیەک دوایی کە کاتی تەقاعودی هات یەکسەر ئەمرێک دەردەکرێ و تۆ خانەنشینی و بڕۆ ماڵەوە، هیچ سوودێکی لێ وەرناگیرێت، کە پێم وایە ئەوە بەڕاستی خەلەلێکی گەورەیە. ڕەنگە لە وەزارەتی پەروەردەش ئەوە هەبێ، بەڵام دەکرێت وەکو سەرپەرشتیار، دەکرێت وەکو ڕاوێژکار، دەکرێت وەکو بۆردێک بۆوانە دروست بکرێت تا ئەو ئەزمونەی پێیانە چەندین ساڵە کۆیان کردێتەوە لە خزمەت مامۆستا نوێیەکان بێ، لە خزمەت هاوپیشەکان بێت، تەنانەت لە خزمەت تابیەکانیش بێ لە ئاستەکان. بۆیە پێم وایە دەبێت سەرپەرشتیاران لە وەزارەتی پەروەردە و خانەنشینانی وەزارەتی خوێندنی باڵا ڕۆڵی زۆر بەرچاویان پێ بدرێت، هەروەها سوود لە توانەکانیان وەربگیرێت، خولیان بۆ بکرێتەوە، ئەوان خول بڵێنەوە بە مامۆستا و بە هاوپیشەکان، یان بە هەر شێوەیەشتر ڕۆڵی بەرچاوی خۆیان پێ بدرێت، چونکە لە وەزارەتی پەروەردەش کەسێک بە ئاسانی هەروە لە پڕێک نابێتە سەرپەرشتیار، بەڵکو چەند قۆناغێک و چەند پلەبەندیەک دەبێت بیبڕێ، ئەوەش هەمووی دەوەستێتە سەر جگە لە تاقیکردنەوەکە دەوەستێتە سەر ئەزمون و شارەزایی. بەڕێزان کاتەکە زیاتری کێشا لەوەی دام نابوو، بەڵام پێم باش بوو تەواوی بکەم دوایی پرسیارەکان وەگرێت. ئەوەش هەندێک سەرچاوەن کە هەندێکی ڤیدیۆیە، هەندێکی سەرچاوی ئینگلیزین دامان ناوە بۆ ئەوەی ئەگەر کەسێک حەز بکە زیاتر بخوێنێتەوە لەسەر ئەوە سوودی لێ وەربگرێت. وەکو گوتم دوایی ئەو سلایدانەشتان بۆ دەنێرین کە هەم ڤیدیۆیەکە و هەم ئەو لینکانەشی تێدا لەگەڵ لینکی تۆمارەکە. زۆر سوپاس بۆ گوێگرتنتان. ئێستا سەرنج پرسیارەکانتان وەردەگرین لەو کاتەی کە ماوە.
مامۆستا شەماڵ ئەگەر پرسیارەکان ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە یان یەکە وەریان دەگری بزانن چۆنە من ئامادەم بۆ وەڵامدانە. زۆر باشە ئەوانەی دەستیان بەرز کردوتەوە لای من کاک عەبدولقادر عەبدوڵڵا فەرموو کاک عەبدولقادر مامۆستا عەبدولقادر ئەگەر مایکەکە بکەیەوە. مامۆستا فەرموو دەنگ نییە مامۆستا عەبدولقادر. مامۆستا کاک شەماڵ دەنگ نییە لەلای من بزانێت کێشەکەی چیە گەنە دەچینە دواتر کەسی دواتر کە دەستی بەرز کرد بێتەوە. کەسەکان ئەوانی دەستیان بەرز کردوتەوە لای من نازانم یەک دەقیقە بزانین بەسەرەوە دیارە. بەڵێ کاک جەزا فەرموو مایکەکەت بکەوە. کاک جەزا ئەم کاتە باش باشتر زۆر سپاس دەستە خۆش بێ و بابەتێکی زۆر باشە پێشکەشکرد لەش ساغبی و تەمەندرێژبی بەڕێزی مامۆستا هیوای سەرکەوتنێ بۆ خوازم زۆربەی زۆری ئەو بابەتانەی کە بەڕێزە کرد من وەکو سەرپەرشتیان لە زۆربەی خولەکانە ویان وەکو ئەزمموی خۆم وەکو مامۆستا وەکو ئەو خولانەی کە بینیومە زۆر تەرکیزمان لەسەر ئەو خاڵانە بۆ کە بەڕێزە کرد. بەڵام لێرە من پێم باشە ئەم حاڵەتانە بەردەوام بێ کۆڕ و سیمینار بکرێ زیاتر بە تایبەتی ئێمە وەکۆی کە لە ساڵی 2016 تا ئێستا مامۆستایانمان زۆر لە قەیرانی داراییان زۆربەی زۆری مامۆستا هەیە تێگەیە سەرپەرشتیار هەیە کە ئیشێکی کەی هەیە لە پاڵەوەی کە بژێوی ژیانی دابین بکە. ئەمە خاڵێکە لەوەی کە پرۆسەی پەروەردە بەرەو دواوە بردووە بەداخەوە. بەڵام لە هەمان کاتیشا زۆربەی زۆری مامۆسایانمان هەیە سەرپەرشتیارمان هەیە گەنجن ئەوانە بەڕاستی پێویستە بێنە پێشەوە تێگەی برێویان پێ بدرێت و هاندانیان بۆ بکرێ بوانی زیاتر ئەوان بێنە پرۆسەی خوێندنەوە بمانەوە نەمانوێ ئێمە بە ڕاشکایی قسە بکەین. هەندێک سەرپەرشتیار و مامۆسایی بە ئەزمونمان هەیە بەداخەوە لەبەرەوەی کە لای لێ نەکراتەوە ئیتر باش حاڵەتێک بێ باری ڕامیاری بێ باری هەرچێک بێ ئەوانە بێنەوەچکان بەڕاستی ئەوانە گەنجینەیەکی باشن بۆ پرۆسەی فێرکردن. من وەکو سەرپەرشتارێکی ئینگلیزی ئەوە پێشنیارەکەم بۆ بەڕێزت لە هەمان کاتیشا من زۆر دەوری پەروەردەی سکوڵی بنەڕەتی سلێمانی وی سەلاحەدین بە تایبەتی سلێمانی ئەو پرۆفیسۆر و پرۆفیسەری یادی دەرانە و مامۆسانە بەرز ئەنرخێنم کە چەند ساڵێکە بە محازەرەی کە و محازەرانی کەوان پارەی چکەمەڕێگەن خزمەتیان بە مامۆسا کردووە ئەوە شتێکە هینی لێ ناکرێت لێ ناکرێت سەرکەوتوو بوون و پەیوەندی بەردەوامانە بێ و زیاتر قساکەین. زۆر سپاس دەستە خۆش بێت. زۆر سپاس بەڕێزی مامۆستا عەبدولقادر ئەگەر مایکەکەت کرایتەوە فەرموون. بەڕێزان ئەگەر بە کورتی سەرنجێک پرسیارەکەی چکە بەڕێزێکی زۆر دەستی بەرز کردێتەوە لە فەیسبووکیش مەجموعەیەک پرسیار هاتیە کە عەبدولقادر عەبدوڵڵا وزام هەر جەنابەتی دەڵێ ئاماژەیەک بە خاوەن پێداویستی تایبەت بکرێت فەرموو جەنابەت قسە بکە مامۆستا عەبدولقادر. مامۆستا مایکەکەت کرایتەوە فەرموو. مامۆستا عەبدولقادر عەبدوڵڵا دەنگ نایە جارێ ئەگەر ئەو خەریکە کۆنێک دەبێ بەڵێ زۆر باشە حەز دەکەم قسە بکە فەرموو مامۆستا عەبدولقادر. هەتا دەگەڕێتەوە کاک ڕەنجدەر ڕزگار. کاک ڕەنجدەر دکتۆر گیان مامۆستا ڕەنجدەر باشێ؟ سپاس مەمنون دەستەکانت خۆش بی. زۆر سپاس. شتەکان بەڕاستی زۆر گرنگ بوون زانیاریەکان سوودی هەبوو بەڕاستی
بەڵام ئەوەی یعنی پێم خۆش بۆ زیاتر قسەی لەسەر بکەین مەسەلەی سیستەمی خوێندن لە ناوەندەکانی خوێندن و لە زانکۆکان ئەوەی کە زۆر کێشەی هەیە مامۆستا لەگەر قوتابی کێشەی دەقا و دەقە یعنی زۆربەی مامۆستاکان داوا لە قوتابی دەکەن مەسەلەن بەداخەوە دقا و دەقی یعنی هەتا فاریزەش بۆ خۆی وەڵامەکەیان کۆپی مامۆستاکە بێت بالضبط وەک خۆی یعنی ئەوە گەورەترین کێشەیە ئەو بوو خوێستا کۆنتڕۆل نەکرا مەبەستمەوە بوو نەک تەنها داهێنەر ڕێگرە لە داهێنان بەڵکو داهێنەر کوژە بەڵێ بەتاکید یعنی مەجال بە قوتابێکە نادا مەسەلەن بۆ خۆی زیاتر بیر بکاتەوە بە دوواداچوونی زیاتر بکە سوود لە شتەکان زیاتر وەربگری کەەوە یەکە لە هەرە کێشە سەرچێکە کێشەیەشی تریش کە جەنابەت یعنی کە باس کرد یعنی ئەوەی کە زۆر گرینگە مەسەڵەن مامۆستا ئەبدێت خۆی بکاتەوە گۆڕانکاری تێدا زۆربەی ئەو مامۆستا نوێیانەکە ئێستا هاتوونەتە پێشەوە سیستەمی پێداگۆجیەوەی کە جەنابتان یعنی سەفەرتان کرد و کۆمەڵە گۆڕانکاری تا هینا کوردستان یعنی ئەوە سوودێکی زۆر زۆر لە بۆ مامۆستایان هەبووە بەڵام ئەوەی کە زۆر کێشە یعنی مامۆستا دەتوانێت شتە بکە بەس یعنی ضرورە سیستەمیش گۆڕانکاری تێدا بە سیستەمەوە بە هاوتەری یعنی ئێستا هاوتەری نییە بەڕاستی بەڵانس نییە و یعنی پێشنیارە شکەشم هەیە وەکو ئەگەر وەک پێشنیار یعنی مەسەلەن پێشنیار بکرێ مامۆستایەکانی پێشتریش پێویستە ینی خولێکی پێداگۆتی ببینێ ینی کە زۆر زۆر گرینگە چکەم بۆ خۆم زۆر ئیسفادەم لە پێداگۆتی ضرورە ئەو مامۆستایانەی تریش ئەپدێت بکرێنەوە لەبەرەوە مۆڵەتێکە بێ مۆڵەتی وانەوتنەوە نابێ هەتا هەتایی بێت بەڵێ ئەوە زۆر زۆر گرینگە دەستەکان خۆشبی دکتۆر جان زۆر سوودمابینی زۆر زۆر سپاس کاک سەنار شاکر لە چات نووسیتی پەیوەندی نێوان قوتابی مامۆستا زۆر گرنگە بەڵام دەبێت لە سنوور دەرنەچێ بەڵێ من زۆر جار تەرکیدم لەسەر ئەو شەیە دەکردەوە پەیوەندی تەندروست پەیوەندی دروست و گونجاو بەپێی ئاستەکە و لە سنووری خۆی بێ مامۆستا سەنار زۆر سپاس کاک ڕێمان سەباح پرسیارێکیش لە فەیسبوک هاتیە کاک فارسی کاک ڕێمان فەرموو بەڵێ ببوورە دەست خۆشبی کاک دکتۆر بابەتەکی زۆر زۆر بە پێزە و زۆر زۆریش گرینگە کە یعنی خودی 21st century education کە لە زۆربەی وڵاتانی غەرب و سنترال ئەیژیا تەطبیق دەکرێتن لێرە دوو سەرنجم هەیە خۆی خۆم مامۆسای زمانی ئینگلیزیم لە یەکێک لە زانکۆ ئەهلیەکان دەم خوێند کە ئەو قسمە بە پارە بوو خولیاکی زۆر زۆر بێپیانم هەبوو لەوەی کە مامۆسای ئینگلیزی یعنی ئەو کات هەر لە تەمەنی ئامادەییەوە کە علمی و ئەدەبی لێک زیادەکرایەوە قەرارمدا چوومەوە ماڵێ گوتم 50 بینم هەر ئینگلیزی دەخوێنم 100 بینم هەر ئینگلیزی دەخوێنم ئیدی قسمەتەکە وا بوو چوومە زانکۆیەکی ئەهلی لەوێ قسمەکەی بخوێنم لۆ تەطبیقاتی چوومە یەکێک لە مەکتەبەکانی حکومی شاری هەولێرێ لەوێ دەستم بە تەطبیقات کرد لێرە کڕۆکی ئەو چیرۆکەم چیە لەسەر ئەو مامۆسایانێک کە جەنابەت باست کرد گوتت کە تەقاعود دەکرێن و دەچنەوە ماڵێ و سوودیان لێ وەرناگیرێتن ئەو مامۆستا بەڕێزە مامۆستایەکی لێ بوو لی پرسیم گوتی کاکە ئەتوو لە چ زانکۆیەکی گوتم لە فڵان نەزانکۆی گوتی چ قسمێک دەخوێنی گوتم پەروەردە و فێرکردنی زمانی ئینگلیزی گوتی یعنی پارەی دەدەی لەوە بیبێ مامۆستا گوتم بەڵێ وڵا گوتی چەندی پارەی دەدەی گوتم وڵا ساڵی 30 وەرەخە مامۆستایەکە زۆر بەخۆشی بەدڵی زۆر زۆر خۆشەوە پێکەنی گوتی وڵا 30 وەرەخەکە زیادە یەک وەرەخەکەی بەسە لەوەی ببێ مامۆستا يعني ئەمن لەوێ گەنجێک بوون گەنجەکی کە یعنی ڕاستە یعنی شتێکی زۆر تەنز ئامێزە بەڵام مامۆستایەکان هەمووی پێکەنین ئەمن پێتوڕە بووم ئەو کاتی بەڕاستی چونکە گەنجێک لە سەرەتای پیشەی مامۆستایەتیدایە دەچتە مەکتەبێک لەوەی ئەو مامۆستایە کە دەیەوێت لەوێ بەتەمەنترە لەوێ چاوەڕێ ئەوەی دەکاتن کە هانی بداتن کە خیبڕەی زیاتر بداتن کە کێشەکانی زیاتر لەو چارەسەرکاتن لەوێ مەجموعە مامۆستایەکی برادەری لێبوو ویستم جوابی دەبنەوە مامۆستایەکان گوتیان کاک ڕێمان لەسەر خۆ بە ئەو مامۆستایە هەفتەی دابێت تەقاعود دەکرێت بەڵێ
بەڵێ لەوێ ینی ڕخنەی ئەوەم لێگەر گوتمە من ئەتوو وەک مامی منی ینی ئەمن لەوەی چاوەڕێ ئەوە دەکەم کە ئەتوو ئەمن تەرجیع بکەیت چاوەڕێ ئەوە دەکەم کە غەڵەتیەکانی من دەست نیشان بکەیت غەڵەتیەکانی من ڕاست بکەیەوە کەسی بەو شێوازەی ئیسفادەم لێ دەکەیت خاڵەکی دیکە کاک دکتۆر لە مەسەلەی مامۆستا خەڵک زۆر دەست بەرز کردێتەوە کورتی کێوە زۆر هەر زۆر کورتی دەکەمەوە کاک دکتۆر خاڵەکی دیکە لە مەسەلەی پرۆفشنال دیڤلۆپمنت کە لە خودی وەزارەتی پەروەردە و لە خودی وەزارەتی خوێندنی باڵاشدا زۆر زعیفە ینی کە لە سەرەتای سیمینارەکەتدا کە ئاماژت بەوە کرد کە مامۆستا دڵی پەروەردەیە دڵی ئەو پرۆسەیە بەڵێ ئەو دڵە لەو حاڵەتەیدا تووشی نەخۆشیێکی وە کە پرۆفشنال دیڤلۆپمنتی زعیفە ئەو دڵە زۆر زعیف دەبی لەوەی خوێن پمپ کاتن ئەوجا لە خوێندنی باڵادا کە خولی پێداگۆجیمان هەیە زۆر بەسەقەتی ینی بەڕاستی بەداخۆم کە قسەی دەکەم زۆر بەسەکەم زۆر بکەوە بزانم بەرپرسێکی یەکێک لە سنتەرەکانمان لەگەڵە ئەگەر ویستی جاوداتەوە لە خزمەتی دامە بەسەر هەردوو ساوان بەڵام معقول نییە کەسێک خەریزی بەڵێ کەسێک خەریزی هەندەسە بیت بچیت لە فینلەندا دەورەیەکی شەشمانجی وەربگریت بێتەوە لێرە باسی کوریکوڵممان لۆ بکاتن یعنی کە هەموو تەمەنی لەوانەیە خەبیڕەکی بێپایان بیتن لە بواری هەندەسا بەڵام کەچی شارەزایەکی زۆر کەمی لە کوریکوڵمدا هەبیتن بێتن لێرانە باسی کوریکوڵممان لۆ بکاتن ینی ئەوە زۆر سپاس نامەوێت کاتی برادران کە بگرم دەستان خۆش بکەن ئەگەرەوە بەڕێزە حەزی کرد جواب بداتەوە دەتوانین دەستی بەرزکاتەوە ئەگە حەزی نەکرد چێشەمان نییە لە خزمەتیدا دەوەستە سەر ڕێی شخصی جەنابەت ئەمەش ڕێزەکان دەگری بەڕێزی خۆشەویستی ئەو نمونەی باست کرد لە مامۆستا کە هانی گەنجەکان نادە بەڕاستی ئەو نمونەیە زۆرە تەنانەت لە ناو کەرتی خوێندنی باڵاشەیە ناو پەروەردەشەیە بەڵام ڕەنگە ئەوە ئاخیر وەکو دەڵێ نەفەسی چارەسەر بووبی کە ڕەنگە ئەو هیچی لە بۆ نەکرایە ڕەنگە بەو هەموو تەمەنە بەڕێ دەکرێت بۆیە ئەو قسەیە کردبێ ئەگەر ڕەنگە لە دڵەوە ئەو قسەیە نەبێتن کاک فارس عەلی لە فەیسبوک پرسیارێکی ناردیە پرسیارەکە دەخوێنینەوە بەڵام دەڵێ بۆ چۆن وا بکەین ئێمەش وەکو زانکۆکانی ئۆکسفۆرد و با بڵێن کامبریجمان لێبێ بەرەزان بە ڕۆژ و شەوێک ناکرێ ئەو کارە بەڵام سەیری ئەوانە بکە یەک ئەو بودجەیە کە تەرخان کراوە بۆ ئەوە بۆ ئەو زانکۆیانە ئەو بودجەیە کە دەستیان دێ لە توێژینەوە چکە زۆر گرنگە تۆ ئەو بودجەیە بەکاردێ لەوەش گرنگتر ئەو بودجێ چۆن بەکاردێنرێت چۆن تەوزیف دەکرێت بۆ خزمەتکردنی ئەوە و بە ڕۆژێک و دنیا بە ساڵێک و دنیا تەنانەت بە سەدەیەک و دوژ نیە چکە ئەوانە تەسەور دەکەم ساڵانێکی زۆر چەندین ڕەنگە تەسەوری خۆم سێ چوار سەدە بێ هەبن ئەوانە نازانم بە دەقیقی بەڵام ئەوەیە بودجەیەکی باش لەبەردەستە بودجەکە هەم خۆیان پەیدای دەکەن هەم خەڵکی شاوکاریان دەکا بەڵام بودجەکە چاودێریی باشی لەسرە بۆ چۆنێتی بەکارهێنانی بەڕێزان لەلایەنی لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە زۆربەی کۆمپانیا گشتیەکان کۆمپانیا زەبەلاحەکان ڕوو لە زانکۆ و ناوەندەکانی توێژینەوە و ناوەندەکانی خوێندن دەکەن بۆی توێژینەوەیان بۆ بکەن بە مەبەستی پێشخستن ئەو پارەی کە دەستیان دەکەوێت لە خزمەتی پەرەپێدانی ئاستی مامۆستاکانیان لە خزمەتی فراهەمکردنی ئامێر و کەلوپەل و کەرەسەی پێویست بۆ قوتابیەکانیان سەرفی دەکەن ئەوە بۆ کاک فارس عەلی بوو کاک بتوێن سابر کاک بتوێن فەرمۆ مامۆستا دکتۆر دەست و چاو خۆش بێ و ئازادی کێشە بەڕاستی سپاس دەکەین بۆ دەرفەتەی پێبەخشین زۆر سپاس بۆ جەنابیشت ئەمەوێت لەسەر قسە بکەین مامۆستای سەدەی 21 پێویستە چۆن یەکەم وانەی دەست پێ بکە یەکەم وانەی ساڵ ئەوە خاڵێکی تر ئەمەوێ ئەگەر بکرێم سیمینارە لە سەرتایی دەستپێکردنی دەوام کە ڕەنگە 16 بۆ 14 مانگینەوە بێ ئەگە شتێکی لەو جۆرە دووارە بکرێتەوە بۆی زۆرترین مامۆستا سوودی لێ بینەوەیش خاڵێکی باشە زۆر باش و ڕێگاکانی وانەوتنەوە دکتۆرجان ڕێگەکانی وانەوتنەوە زۆرە هەتا وەکو شێوازێکی جیاوازتر و زیاتر بەکاربێنی بە حقیقەت ئەتوانی تۆ خوێندکارێکی زیاتر فێرکەی ئەگەر دوو ڕێگە بەکاربێنی دوو ڕەنگە 14 خوێندکار فێرکەی بەڵام ئەگەر ڕەنگە 8 ڕێگە بەکاربێنی بتوانی 30 خوێندکار فێرکەی واتە بەپێی ڕێگەکان
جیاوازەکە گۆڕێ خاڵێک تر ئەتوانی تۆ سوود وەرگری لە توانای خوێندکارەکە و خوێندکارەکە برەو پێ بدەی بەرەو پێشی بەری چۆن بۆ نمونە تۆ پرسیارێک دەینتەوە بتوانی هەموو توانەکانی ئەو خوێندکارە وەرگری ساڵی پار من لە وانەی ئیپسۆتە لە بەشی ئیپسۆت پرسیارەکەم هێنابەوە لە کۆی 158 خوێندکار 90 وەڵامی جیاواز نووسرا بوو ڕاست بوو هەر 90 وەڵامەکەش ڕاست بوو واتە بەپێی مانایی بەپێی ڕێزمانی بەپێی هەموو شێوازێکی کە لە ئینگلیزیە هەیە ڕاست بوو هیچ کێشێکی نەبوو من هەموو وەڵامەکانم بەڕاست وەرگر بەڕاستی ئەمەش ئەکرێتەوە سەرەوە کە تۆ برەو بە توانای خوێندکار بدەیت چۆن پێشی بخەیت ڕاست دەست خۆش سەبارەت بە بەڕاستی دووبارە کردەوە گوتمان ئەوە تۆبار دەکرێت لینکەکەی دەنێرین لە بۆ هەمووتان دەتوانانی ئەتوش لەگەڵ برادەکانی خۆت هاوپیشەکان تاوبەش پێ بکەیت بۆ دووبارەکردنەوەی هەمان سمینار من لەگەڵ نیم بەڵام ئەگەر ڕەنگە سمیناری تەواوکار یان شتێکی ورتر بێ باشترە ئەگەر نا ئەو سمینارە تۆمار کراوە تۆمارەکە دوایی بەدەستان دەگا مامۆستا بیتوێت سەبارەت بە ئەوانی تر لەگەڵتم کە پێویستە هەڵسەنگاندنەکان هەندێک ئازادی بدرێت بە مامۆستاکە کامە وەڵام ڕاستە و بژاردەش بدرێت تەڵەبە چکە تەنها یەک وەڵام ناکرێت تەنها یەک وەڵام بەڕاستە ژمار بکرێت بۆ ڕێگاکانی وانەوتنەوەش وەکو گوتمان چۆن مامۆستا ڕێگای گوانەوتنەوەی جیاوازی هەیە تەڵەبەش شێوازی فێربوونی جیاوازی هەیە ئەوی تر یەکەم وانە چۆن دەست پێ بکرێت بەڕاستی ئەوە باپەی ئاست و قۆناغەکە دەگۆڕێ بەڵام زۆر گرنگە لە یەکەم وانەدا هەوڵ بدەیت ئینتباعی باش بەرامبەر هەوڵ بدەیت متمانەی قوتابیەکان بەدەست بێنی هەوڵ بدەیت بەرچاوڕوونیان پێ بدەیت هەوڵ بدەیت زۆرترین وەکو دەڵێ ڕێک بکەون لەسەر ئەوەی چۆن وانەکە بەڕێ بکەیت زۆر جار شتێکی پێی دەڵێن کلاسڕوم ڕوتین یان لە ناو پۆلەکەی تۆ چی داوە لە تەڵەبە دەکەیت چ ئەرچی تۆیە چ ئەرچی ئەوانە ئەوە دەبێت بەرچاوی ڕوون بێت دەرسەکە چۆن دەڵێەوە چۆن واجبیان دەدەیە بەڕای من ئەو بەرچاوڕوونیانە زۆر گرنگە هاوبەشی بە تەڵەبە بکە لە دانانی یاسایەکانی ناوپۆلی خۆت تاکو بەرپرسیار بێلەوە بۆن منە پێیان بڵێ باشە تەڵەبەینا دەتانەوێت مەسەلەن بە گروپ ئیش بکەن دەتانەوێت لە پاشە خۆم تەڵەبە ئیزن بدەم یان تەڵەبە ئیزن نەدەم دەتانەوێت ئەوەستمەوەیە وایان لێ بکەیت هەست بکەن بەشێکن لە پۆلەکە نەک هەست بکەن ئەتۆ ئامرێکی لەسەریان زۆر باشە مامۆستا بیتوێن بە کورتی هەر ئەوەندە بوو سوهەیلە محەممەد فەرمۆ مامۆستا سوهەیلە دەنگت دەنگ دەداتەوە نازانم زۆر بەوازحی جێم لێ نییە وڵی هەر دەنگ دەداتەوە بەس تۆزێک ڕەنگە هێواشتر قسەی پێی باشترە قسەی خۆت بکە بەڵێ بەڵێ لەوە دەتوانانی مەسەلەن کۆبزێری کلاسەکەی خۆ دەکەی دەتوانێت لە نووسینی کتابەکانی خۆت بزانیت ئەزمانی خۆمێک لەوە کە تەمەنی بچووک بوو منداڵەکان تەمەنی 12 ساڵە بوو کتابێکم هەبوو چەند ساڵێک پێش ئێستا ڕاستی هەوڵ نەدا کە تەمەشا بکات سەرنجی لای من بێ کە دەرسەکەم لێبووتەوە تێبینم کرد تەمەشای نەدەکردم هیچ بەڵام هەست و گۆرگرتنی هەبوو لەلای من دوایە کە شتەکان لێدەکردەوە ئەوەی کە گوتم بۆ فێر بوو وەی گوتبوو دیتە گەیشتمە منداڵە تەنها بەبێ گوێگرتن شتەکان لێوەردیگە بێ ئەوەی ڕاستەوخۆ دایرێت شێوازی فێربوونیان جیاوازە ئەوە تەنها بەس گوێگرتن بوو تەمەشای توی نەدەکرد خۆش بێ مامۆستا سپاس بە جەنابش باشە لەگەڵ ئەوەی ئێستا دەگونجێ ناگونجێ بخێتە تیشنگ یاخود بەردەوام بێت ئەو دەتوانێت مامۆستا یان وەزارەت بەردەوام کۆرس بکاتەوە پرۆفێشنەل دیڤلۆپمەنت هەبێ ئەوە دووش ڕاستی لە پێچکەوە نییە چەند ساڵێک پێشتر ئیڤالوێشن هەبوو فۆرمەکە بوو کە ئەوە شەرگیز نەما ئەوەش کە دەکرا لە پێچکەوە نەبوو ئەو مامۆستایە کە مەسەلەن پەنجەرەی شەخسی لێهێنا هەر بەردەوام وەرئیشەکەی خۆی
دەستت خۆش مامۆستا سوێلە بەڕاستی دەنگەکە ئەمن بە زەحمەت تێدەگەم ینی باسی هەڵسەنگاندن و پێداچوونەوە فیدباک و وەرگرتنی ئیجراعات بی بەڵام با ئەوەندە بەس بی لە بۆی برادرانی تر بەشداری بکەن باشە بەڕێزم زۆر سپاس مامۆستا سوێلە زۆر سپاس بەڕێزی ڕاستە مامۆستا یەک لە ڕۆڵەکانی ئەوەی چاودێری قوتابیەکانی کە چاودێری بە مەبەستی زیاتر ئاشنابوون وەکو مامۆستا سوێلە گوتی مەسەلەن تەڵەبەیەکی هەبووە سەری بەرز نەدەکردەوە تەماشای مامۆستا و تەماشای ئەوەی نەدەکرد کەواتە ئەوە بە شێوازی گوێگرتن فێر دەبوو بۆیە دەبێ مامۆستا بزانێ شێوازی فێربوونی قوتابیەکانی چییە زۆر سپاس مامۆستا سوێلە مامۆستا حەسەن شەریف مامۆستا حەسەن فەرمۆ مامۆستا حەسەن مایکەکەت بکەوە بفەرمۆ دکتۆرە سۆزان مشیر لە چات نووسیتی مامۆستا حەسەن نازانم دەسەخەت نییە دەڵێت چۆن بتوانین تەوافقێک دروست بکەین لە بینی ئەوەی ئەمە دەمانەوێت لەگەڵ تەڵەبەکان بیکەین بۆ گونجاندن لەگەڵ ئەوەی یاسا و ڕێنمایی و ئیدارەیان کارجێڕی بکاوەڕاوە دەبی دەوەستە سەرزی لە چی مامۆستایەکە بتوانی شتێک دابێنی شتێک بگونجێنی یان چاڵەچێک دابنەی کە نا ئیدارە ڕێک لێ بگرێ نا ببێتە هۆی بەفیڕۆچوونی کاتەکەش بەڕاستی ئەوە بەپێی سروشتی بابەتەکە بەپێی ئاستی و قۆناغی خوێندنەکە دەگۆڕێت زۆر سپاس دکتۆرە مامۆستا حەسەن ئەگەر قسەت هەیە فەرمۆ ئەگەر نادەچینە زەهرا محەممەد زەهرا خان فەرمۆ زەهرا محەممەد مایکەکەت بکەوە فەرمۆ سڵاو لەولێک سڵاو فەرمۆ من مامۆستا ئینگلیزی وڵات حەزم کرد یەک دوو نقطە هەیە لە سەقفەکانی جەنابتان بیڵێم فەرمۆ من دیکەی ئەوە خەریکا بێ بە 8 ساڵ خەلیجی جامعەی سەلاح الدین مناڕەتی ئەوەش مامۆستای من بوون ئەنجا من ویستم ئەوە بڵێم کە بەجددی من لەوەتیۆ وەکو ئەو مامۆستایەکی پێشووتر بووتی من بە عەشق بووم بە مامۆستایانی عاشقی پیشەی مامۆستایەتی بووم ئەنجا بڵێ و لەو ڕۆژەشەوە بووم بە مامۆستا باوەڕ ناکەم هەفتەیەکم بەسەرا گوزەرا بێت و مەسەلەن هەوڵێکم نەیە بێ لە ڕێگەیەکی تازەترەوە فێری ڕێگەیەکی تازەتری وانەوەستنەوە بم یا کۆنێکتکردن لەگەڵ تەلەبەکانیان هەر شتێک لەوەنە و ینی دەرسەکەی خۆم بە متمانەوە لێم تایبەترین دەرسە لێمەوە ینی ئەو یا جۆرە یاریانەی کە ئەیڵی هەموو مەسەن جۆرە هەر دەرسێکم لە دەرسێکی کە جیاوازی هەیە ئەمە ئەو لێم لێرە و من 7 ساڵە لە لادەیەکی زۆر دوورە دەستی ناو شارام دەرسەڵێمەوە و بە تەنسیب و بە منەت و بە 1000 بۆڵۆ قۆڵە هەتا ئەمهێنەوە ناو مەکتەبێکی شار هیچ پوینتێکم نییە لە چاو مامۆستایەکە کە تەنیایەتە ناو پۆلە و دەرسی خۆی بە بێتاقەتی ئەڵێتەوە ئەڕواتەوە قسەکەم لێرە ئەوەیە هیچ خاڵ و مەسەلەن پوینت و شتێک نییە بۆ مامۆستایەکە یعنی چۆنەڵێ هەوڵەیە بۆ دەرسەکەی و یان ئێوە دەرسەکەی جیاواز بێت و یا بە دەردی و ڕێگانێکی ئێوەتان بەکاریە هێنێ مەبەستەکەم ئەوەیە بۆیە عنی مامۆستاکان زۆر تااقەتیان نییە بەعکسیشەوە ئەمامۆستایەکە هەرەچێتە ژوورەوە بە بێزاری و بە بۆڵە خۆڵە دەرسی خۆیڵێتەوە یەتەوە دیسان هیچ لێ پرسیینەوەیەک بۆ ئەوە نیە ئەمە پوینتێک ئاگەم لێ بوو هەنێک گوتیان سەرپەرشتیار هەیە وتم بەشکو لە ڕێگەی ئەوانەوە بگە چکە لەگەڵمان سەرپەرشتیارانی بەڕێز زۆریان بم من حەزەکەم یعنی بەداداچوون بکەن بۆ دەرسەکانم حەزمە کرد کار دەبووە مەسەلەن شێری کەمێک لە ڤیدۆکانی وانەوتنەوەکانم کردایە بۆی بزانن چی ئەەکەم بەڵام سرە ڕای ئەوەش من دوێنێپێرە لە پەروەردە بووم یان تۆ 7 ساڵ لە مامۆستای لە بەرەوەی تەنسیب بووی 1 ساڵ بە خزمەت بۆم حساب نەبووە لە بەرەوەی هەموو 7 ساڵەکە من تەنسیب بووم یعنی 7 ساڵەوە هەمومان بوونە حساب نەبووە زۆر حەزەکەم ئەمە خاڵی کەش پێ بڵێم ئافوت کاتیشتان کرم قسەکانی بەڕێستان هەمووی لە شوێنی خۆیەتی دەست و چاوتان خۆش بێ بەڵام ئەوەی من تەجروبەم کرد بێ ئەماوە مامۆستاکانمان جینوی تەکنیکن تەکنیک ئەبێ تەکنیکی وانەوتنەوە مەسەلەن ئێستا بەڕێستان وتان لە یەکێک لە قسەکانتانە نامێ پوینت قسەی لەسەرکەم بەس یەکێک لە پوینتەکان وتان ئێمە با ئیش لەسەر سکیڵکەین نەک ئەوەی کە مەسەلەن کۆنتێنتی بابەتەکە بگەێنی بەڵام مامۆستاکان هەموویان نەزان ئەبێ ئیش لەسەر سکیڵ کرێ بەڵام زۆر دەگمەنەوە مامۆستایکە بزانێ چۆن ئەتوانێ ئیش لەسەر سکیڵکە یا زۆر لە قسەکانی تری کە ئێوە بەڕێستان کردان ئەگەر لە ئایندا وێبیناری ترتان کردیان سیمیناری هەر شتێکی کەتان پێشنیاری ئەوەتان بۆکەم ئینشاءڵڵا ئیش لەسەر تەکنیککەن و ئیش لەسەر یەکێک لەو پوینتانە بۆن جێبەجێ ئەکرێ ئەو پوینتە نەک ئەوەی مامۆستاکە بڵی ئاوا بە
پێی بڵی بەم تەکنیکانە تۆ ئەگەی بووە تێگەی دەستت خۆش تەنیا بڵێم سەربەرز و دەستان خۆش دەستان خۆش بە زۆر سپاس مامۆستا زارا بەسپاس بە سەرپەرشتیارانی ئینگلیزی لەگەڵمانن جیان لە قسەکان ئەو پۆینتەش بڵێم لە هەڵەبجەی شەیدم ئەگەر ویستیان بچن بە دوایەوە شتەیە هەر لە نزیک خۆت لەگەڵمانە ئەوە ناوەکەی دیارە لەم زۆر باشە دوای بەیەکتان دەگەێنین بزانین کێشەکە چییە ڕەنگە یەکێک لەو چێشانە زۆر سپاس مامۆستا زارا یەکێک لەو چێشانە بەڕێزان ئەوەیە باش و خراپ وەکو یەک حساب دەکرێت نا ڕەنگە لێ پێچینەوەیکی وەکو پێویست هەیە نە دەستخۆشێکی وەکو پێویست هەیە ئەوەت نەکتەنا لە پەروەردە لە خوێندنی باڵاش هەیە شەیما محەممەد ئەگەر پرسیارەکان کورتکەینەوە بەڕێزان وا بەرە و بەداخەوە سعات 11 چارێگە بە سەریعی پرسیارەکان وەردەگرم شەیما محەممەد فەهمی یوسف ئامینە هەرسێکتان بەیەکەوە لە دوای یەک مەبەستم پرسیارەکان وەردەگرم کۆتایی پێدێن شەیما محەممەد فەرموو شەیما محەممەد فەهمی یوسف بەڵێ شەیما خان فەرموو سلااوت لێبی دکتۆر ئینشاءالله هەموو لایەکتا ساغ و تەندروست دەبن وڵای دکتۆر ئەمن کاتەکە کەم بووە گەرنا بە ئیزافەکم هەبوو لەگەرەوەی پرسیارمان سعات 11 تەوا بینەوە تەماشای ساعتم کرد 11 و 16 دقیقە مۆزوعێکی حساست ئەوە کردەوە یعنی هەموو ڕاو پێشنیارمان لەسەری هەیە دکتۆر بەنسبەت ئەوەی یعنی بەڕاستی مادەم هەندێک سەرپەرشتیار لێرەنە بە ئەمش قسەی ناو دڵم بکەم پرسیارەکە نەبتە بینی گلەی مامۆستایان لە سەرپەرشتیاران بەرچاوڕوونی گوتم ئەمە خۆمان داوەتمان کردینە ئانا وڵی ئەم حەزم لێ بزانم هیچ ئەو هەندە یعنی مەسەلا ئەمە بە خۆمان دەزانین هەر لەوەتی ئەو مرۆڤە لەناو ئەشکەفتەکانەوە هاتی دەدەری ینی شەو ڕۆژ سەرقاڵی داهێنانی نیشتی نوێترە و ئەوداڵی کەشفکردنەوە و دۆزینەوەی نهێنی سرە لە بنەهاتوەکانی ئەو کەوکەبەیە ینی ئەوەندەی ئەو 5,000 ساڵی خەریکی نووسین بووە ئەوەندەی ئەو 50 ساڵی شاقاوی دانەویشتە مرۆڤایەتی بە عامانی ئەگەر ئەوەی بکە هەنگاوی زۆر مەزن و گرنگی هاویشتێ و یعنی ئەگەر هەموو شارستانیەتی ئەو جیهانەی بخین لە لای تەرازوێکی ئەو 50 ساڵ و 30 ساڵی کە هەیە باوینە سەر تەرازوێشی دەبینین بەلای تەرازۆ کە 50 ساڵەیەکە قورس دەویتن ئەوجەم لێرانە بە حکمی ئەوەی کە دایکم دوو منداڵم لە مەکتەبیە بە حکمی ئەوەی 2000 تەطبیقاتم دیتە هەم لە مەرحەلە تاری کولیە و بەکالۆریوسم هەم لە ناو ماستەری دوو مانگ تەطبیقاتم کردە شتێکم دیتە لەناو ئەوەی طبعاً زۆر ڕێزم لە مامۆستا بە تەمەنەکانە ئەمە پەروەردە و نەوەی ئەوانین بەڵام مامۆستا هەبووە یعنی بە تەمەن بووە نەخۆشی دڵ و سوکەری و ئەو شتانەی هەبووە ینی ئەو درێژخایەنەکانی هەبووە لەسەر ڕەحلەی دانیشتیا کتاب و منهەجەکەی لە کۆشی بووە نەیتوانیە کاتێک کە خانەی لۆ تەڵەبەتی شەرح لۆ تەڵەبەکانی خۆ شەرحکە نەیتوانی هەستیتن لەسەر سەبوڕەی ڕسمی خانە چی بچێشی ئایا ئەو تەڵەبەی هەر نادا لۆ دەرخکردن و ئەو هەموو مەراحلانە تا دەگاتە زانکۆ یعنی بەخۆشت دەزانی زانکۆی ئێمە بوویتە ئەوەی کە نەقلی معریفەیە ئینتاجی معریفە نییە یعنی وی لێ نەهاتیە ئەو مامۆستایانە ینی ئەوە چیان لۆ بکرێتن ینی حل لە چیان لۆ بکرێت ئەو هەموو گەنجە خێر نەخۆنە دوێ ئەو وڵاتەی من بێنە پێشەوە لەجێ ئەوانە دابدرێن لەجێ ئەو مامۆستایانە دابدرێن خۆنکایەکی 30 ساڵ 35 ساڵ ینی خزمەتیان هەیە ئەگەر ئەوەی بکەیت هەم لایەنی مادیشیان زۆر باشتر بووە بۆنیە ئەو سەرپەرشتیارانە حل لە چیان اختراحەچیان دایکە وەزارەتی پەروەردە لە ئەم مەسەلەی زۆر سپاس کاک فەهمی و ئەمینە خان ئاخر پرسیار وەردەگرین و تەواو کاک فەهمی یوسف سلااو مامۆستا فەرموو ئەو کاک دکتۆر باشتر سپاس مامۆستاجان دوو پرسیارم هەبوو وەی ڕای دەستخۆشم لە ئێوە مامۆستا تا چەندە زەڕورە مامۆستایانی زانکۆ پەیمانگاکان لە سەدەی 21 خۆیان ببەستنەوە بە لاپتۆپەکانیان تەنها بە لاپتۆپەکانیان دەرسەکانیان بڵێنەوە یعنی باشتر وانیت مەسەلە وایت بۆرد و قەڵەم و زمانی جەست و ئەوانش بەکاربێنن پرسیاری دووەمیشم دیار دەکەیە بەڕاستی لە دوای تەواوبوونی تاقیکردنەوەکان زۆر جار یعنی وێنەکان لە فەیسبوک ینی لە سوۆسیال میدیا زۆر جار بڵاو بۆتەوە ئەو قوتابیانە هەر هەموو مەلزەمەکانیان فڕێ دەدەن ینی مەلزەمەکانیان فڕێ دەدەن ینی ئایا زانە ساینس نۆلج ینی چۆن دەبێتن ئەگەر ئەو قوتابیە قەدری ئەو علم و زانە سەیلابێتن چۆن دەبێ ئەو مەلزەمەیە فڕێ بدرێت تا چەندە زەڕورە مامۆستاکان ینی لە شێوەی پەرتوچێک دروست بکەن نەک تەنها مەلزەمەیەک ینی ئەو قوتابیە فڕێ بداتن ینی پەرتوچێک بکرێتە مادە ئینجا دواتر قوتابیەکان لەسەری بخوێنن
دەست خۆش مامۆستاکانی زۆر زۆر سپاس. بە ئامینە خانی ژوەر بگرین پرسیارەکە جواب دەدەمەوە هەردووچی. دەستان خۆش بی لە بۆ ئەم وێبنارە بەڕاستی زۆر بەسوود بوو. طبعا کاک دکتۆر دوو شت هەیە ئەگەر باسکەم، یەک لەوانە مامۆستایانی زانکۆی زۆر زەرورە فێرە هەندێک یان بەکارهێنانی هەندێکشین بۆ نمونە زووم، یعنی بەکارهێنانی زووم شتێکی زۆر عەمەلی ئاسانە و 5 دقە فێر دەبی، بەڵام بەشێکی زۆر لە مامۆستایان نازانن و ناشیانە بزانن حتا، یعنی ئێمە بە حکومی 3 مانگی ئەخیرمان کە کۆرسی دوێم ماستێر بە ئۆنلاین کردمان، مامۆستا هەبوو دەیگو ئەمن هیچ حەقم نییە، ئەم نەوەی شەی ناکەم، وەڕقی خۆم لە بن دەستی خۆمە، ئەگەر تەڵەبەک دەبتە هۆست ئیشەکانمان لۆ دەکاتن ئەوە باشە، ئەگەرنا یعنی بەڕاستی تووشی هەندێک محانات بووین، بەڵام ئەوە بوو ئەلحەمدولە تێپەڕی لەبەرۆ زەرورە زانکۆی سەلاحەدین بە تایبەتی و بۆ هەموو قوتابخانەکانیش مامۆستایەکان دەورەیەکی فێربوونی زوومیان بۆ بکرێتەوە. خۆی ئیشی 5 دقەیە لە ئینتەرنێت ئەگە سێرچکە بە کوردی و عەرەبی ئینگلیزی هەیە، هەر کەسێک بێ فێربی ئەوە یەک. دووەم نقطەی دووەم مامۆستا پێویستە خۆی خۆشەویستکە پێشی مادەکەی شەرحکە، پێشی ئەوەی مادەکەی لای تەڵەبەکەی خۆشەویستکە. ئەگەر هاتوو مامۆستا خۆی خۆشەویست کرد تەڵەبەکە بە خۆی مادەکەی خۆش دێ، بەڵام چۆن ینی برین تەواصلێک لەبین مامۆستا قوتابی هەبێ، پەیوەندێکی هاوڕێیانە هەبێ، بەڵام حدود نەبەزێ. ئەویش وەکو چی بۆ نمونە جار باش شتێکی تەرفیهی بکرێت لە ناو قوتابخانە بی یان لە بڵێنە شوێنی نوێژ جاروە لە کاتی نوێژ دەتوانی یان لە کافتریا قوتابخانە یان بڵێن لە کۆلێژ یان بڵێن ڕۆژێک بێکەوە دابنێن چونە پارکێک شتێک هەبی، یان ئەوەی لە ماڵی تەلەبەیەک بڵێن عیدمیلادی قوتابیەکە لەوێ کۆبنەوە، ئەو شتانەوە بە پێ قۆناغ و ئاستەکە هەندێک شت لە قوتابخانە دەکرێت، ئەگەر کۆلێژیش بێتوانە و کۆلێژیان لە کافتریایەکان، بەڵام ئەگەر مامۆستا توندوتیش بوو لەگە تەڵەبەی بەڕاستی تەڵەبە هیچی لێ فێر نابی. دەستەکانتان خۆش زۆر سپاس بۆ ئێوەش. مامۆستا فەهمی یوسف زۆر ڕاستە، ئەوەی کە گوتمان مامۆستای سەدەی 21 دەبێ شارەزای تەکنەلۆجیا بێ، دەبێ خۆی فێرکە، مەبەست ئەوە نییە واز لە هەموو شتەکانی تر بێنێ، وەکو پاڵپشتی وەکو گوتمان خوێندنی تێکەڵ بۆ هاوکاریکردنی فێربوونەکە، نەک ئەگەر لاپتۆپەکە و سلایدەکانت لە مامۆستایەکەی سند نەتوانی دەرسەکە بڵێتەوە، مەفروزە تێکەڵی بکە. هەندێک شت هەیە ڕەنگە تەنها مەسەلەی بابەتی بیرکاری تەسەوڕ دەکەم، هەندێکی دەکرێت لەسەر سەبوورە خطوە بە خطوە دایبنێ، هەرچەندە ڕەنگە لە پاوەرپۆینت و لە تەکنەلۆجیاش ئەو شتانە هەن، بەڵام ناکرێت مامۆستا 100% خۆی بە لاپتۆپەکەی ببەستێتەوە. زۆر جار بەرەزان کێشەی وا دێتە پێشی ڕەنگە پێکەنینت پێوێ، مامۆستا لە ناو زانکۆ هەیە لاپتۆپەکەی ئەوە هیچ حازر کردیان لۆی حازر کرا بە هەر نەوە دەستە قاعەکە داتە شۆریش ناکە دەرسەکەی ناڵێتەوە، ئەدی کا پلانێت کا پلانی بیکاوە. بەڕاستی من لەگەڵ ئەوە نیم 100% بڵێن هەموو تەکنەلۆجیا، بەڵام دەکرێت بلند دواتە تێکەڵ چێش بێ، بە جۆرەی پێویست وایتبۆردش بەکاربێنە، بە جۆرەی پێویست پۆستەر بەکاربێنە، بە جۆرەی پێویست ڤیدیۆ بەکاربێنە، بە جۆرەی پێویست ینی گروپ وەرک بەکاربێنە، شتی عەمەلی بەکاربێنە، نەک 100% من 100% لەگەڵتم مامۆستا فەهمی نابێ مامۆستا تەواو خۆی بە لاپتۆپەکەی ببەستێتەوە. دیاردەی فرێدانی مەلزەمە یەکێکە لە کارەساتەکانی پەروەردە بەداخەوە چەند ساڵێکە پەیدا بووە و خەریکە تەشەنە دەکا و دەگوازرێتەوە، خۆی لە هەندێک شوێن بوو، دوایی ئێستا زیاتر بووە بەداخەوە دیسان دەڵێن، بەڵام دەبێت لە ئەسڵی مەسەلەکە بکۆڵێەوە، لە ئەسڵی مەلزەمەکە غەڵەتە، دروستکردنی مەلزەمەکە غەڵەتە. بەڕێزان مەلزەمە ئێمە بە پوختەی مامۆستا فێر بوو، چێ بوو بەڕێزە گوتی کاگرنزەر بوو، گوتی مامۆستا تەنها داوای قسەکانی خۆی دەکات، لەبەر ئەوەیە کە مەلزەمە تەڵەبە زۆر احتیمام بە مەلزەمە دەدا، لەبەر قسەکانی مامۆستایە یان سلایدەکانی مامۆستایە، دروستکردنی سلایدەکانی پاوەرپۆینتیشمان بە هەڵەیە کە هەموو شتێکی تێدایە. بەڕێزان سلایدەکانی پاوەرپۆینت دەبێت کەمترین تێکستی تێدا بێت، تاکە وا بکەیت تەڵەبەکە جێ لە تو بگری، نەک بچی سلایدەکە بخوێنتەوە. ئەگەر تەڵەبە لە ژوورێ بوو لە ژوورێ نەبێ، ئێستا وەکو یەکە چکە دوای سلایدەکانی بە هەموو تەفاسیل و وردەکاریە و لە بەردەستی دەبێت کە ئەوە غەڵەتەکەیە. ئەسڵی مەسەلەکە دروستکردنی مەلزەمە و پێدانی سلایدە بە تەفاسیلەوە. ئەگەر سلایدیشی دەدەیە بەڵام ڕؤوس ئەقلامی تێدایە، ئەو دەبی بۆ خۆی پڕی بکاتەوە، بۆ خۆی فەراغەکان زیاد بکە. لەبەر ئەوەیە ئەوەی مامۆستا ئەمینە گوتی مامۆستایان پێویستیان بە خولە، بەڵێ لە هەموو ئاستەکان بەڕێزان، نەک تەنها لە زانکۆ، بەڵام لە زانکۆ زیاتریش ڕەنگە پێویستیان بە خولە. شەرت نییە تەنها ئەوانەی کە تەمەنیان هەیە، هەندێک جار بەداخەوە گەنجیش هەیە وەکو پێویست نییە، هەندێک بە تەمەنیشمان هەیە زۆر مهتەمە و
زۆر نمونەی جوانن لە ڕووی تەکنەلۆجیاوە. سەبارەت بە خۆشەویستکردن بەڵێ وایە وەکو گوتمان پەیوەندێکی دروست بکەیت متمانە هەبێ لە نێوانیان ئەو کاتە دەرسەکەشیان خۆش دەوێ و فێربوونەکەش ئاسان دەبێت. بەڕێزان لەبەر کاتەکە ئێستا بووە سەعات 11:25 خولەک دەزانم هەندێک نووسیتیان ئەگەر بەردەوامی هەبێ یان ئەگەر دووبارە بێ بەداخەوە ناتوانین جارێ بەڵام لە نزیکترین کاتدا هەوڵ دەدەین. بەڕێزێک باسی هەڕەمی بلومی کردبوو بەڵێ لە فێربوون هەڕەمی بلوم زۆر گرنگە بە قۆناغەکانی کە لە خوارەوە دەست پێ دەکا بۆ سەرەوە تا دەگاتە لە پەروەردەدا باشە بەڵام ئێمە بۆ مامۆستایان پێشنیار دەکەن بخوێنەوە لەسەر قۆناغەکانی فێربوون یان قۆناغەکان بەپێی هەڕەمی بلومیش بخوێنەوە. زۆر سپاسان دەکەین. سپاس بۆ ئێوەی بەڕێز کە بۆ ماوەی 2 کاتژمێر و ئەو بۆ 2 کاتژمێر تقریباً 5 دقیقەی کەمە لەگەڵمانن لەسەر خەتن بۆ بابەتێکی گرنگ کە مامۆستا لە سەدەی 21 تایبەتمەندێکی پێوە هەبێت چ ڕێنوێنیەکەیە. سپاس بۆ برادرانی ئەکادمیا کە لە پشت لاپتۆپەکان لەگەڵمان بوون، مامۆستا شەماڵ فرمێسخان کە پشتیوان هەم بە دیزاین و ئامادەکاریەکانی گروپەکان و تۆمارکردن و دواتر ژناردنی لینکەکان. بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ ئێوەی بەڕێز سپاس بۆ مامۆستایان و سەرپەرشتیارانی بەڕێز کە لە هەموو پارچەکانی کوردستان و لە هەموو شارەکان لەگەڵمان بوون. لە نزیکترین کاتدا هەوڵ دەدەین لینکی ئەو تۆمارە بە ئێوەی بەڕێز بگا هەرچەند لە فەیسبووکیش بە زیندی دەڕوا بەڵام لینکەکە لە یوتیوب دادنێ هەروەها هەوڵ دەدەین سلایدەکانیش لە بۆ ئێوەی بەڕێز بنێرن لەگەڵمان بمێنن لە چاڵەچەکانی داهاتوو لە شەمەکانی داهاتوو هەوڵ دەدەین لە خزمەتتان دابین. ئێمە وەکو ئەکادمیای مێگامایند پڵەس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێزکاری هەر بابەتێک پێمان وابێ کاتێتی هەوڵ دەدەین بیکەین. ئێستا پێمان وابوو ئەو 2 هەفتەیە کە ماوە بۆ دەوام زۆر گرنگە مامۆستایان بەرچاویان ڕوون بێ لەبارەی ئەوانە ئەگەر بیانەوێ زیاتر بخوێنەوە خۆیان ئامادە بکەن. لە بیرشتان نەچێ ئەوڕۆ 21 مانگ بوو بۆیە باسی سەدەی 21مان کرد ڕێکمان خست بوو لەگەڵەوەکەی. زۆر سپاس بۆ هەموو لایەک کاتێکی خۆش و سەرکەوتوو بن ڕخسەتی هەموو لایەک کۆبوونەوەکە کۆتایی پێدێنین.